وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. وا ئێوارانە و لە کار خەریکم تێم و بەڵام لە خلالە سەرکارە دەیان مەسەجم بۆ هات لە کۆنفرانسە مەتبوعاتیە مەسرور مەسعود موسەفا. وەختێ خەڵک ئەم ویدوانە بۆ تۆ ئەهەنێرێت یعنی گەرەکیسی ڕای تۆ وەکو ئینسانێکی کوردی و وەکو کەسێکی انقلابی سەبارەت بەم مەسائلە بزانێت. من نەوەختیم بووگە 3 ساعات کۆنفرانسە مەتبوعاتی گوێی لێ بگرم، چون لەسەر کار بووگم نەک ئەوەی کە مهم نەبێت من هەر حرەکەتێ لەم سەرزەمینە بکرێت، هەر کەسێ کارێک بکات کە تەئسیر و ڕنگدانەوەی لەسەر کۆمەڵگای ئێمە هەبێ کارم پێێتی و ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ کاری پێێتی. دلیلی ئەوەی کە وەختم نییە ژیانە گرفتار و نەگریسە ئینسانە ئەمڕۆژینە کە تەبێعەتەن ژیانە ئێمەیشی گرتگەسەوە و وەخت ناهێڵێت بۆ ئەوەی کە تۆ بتوانی بە شێوەیەکی حرفەی ئینقلابێکی 24 ساعتەوی تا مو لە ماس بکێشیتەوە. شاید ئەمە خاص بێ شایدیش خراپ بێ، بەڵام من دەست بەجێ قسەکانی لێ ئەدەم تا ئەوەی کە بڕی کرد و تا ئەوەی کە توانیمان هەنێک فیدبەک ئەخینە سەری. بزانن لە هیچ کوێی دنیا ئەفو با منم نۆتیفیکیشنە بوەسم لە هیچ کوێی دنیا چمکێکی ئەبستراکت بەناوە خەڵک بوونی نییە. لەوانەیە ملیۆنها ملیۆن ئینسان لە ناو شارەکان و قەڵەمڕۆوە وڵاتێکا ژیانکەن، بەڵام ئەمانە بە کۆئی پێیان ئێژن خەڵک، بەڵام ئەم خەڵکە هیچ دەرکەوتنێکی نییە. بزانە تاک بە تاک ئێمە ڕۆژانە قسە ئەکەین و ئێژین خەڵک ئەگەر وا بکە، خەڵک ئەگەر وانەکە وا بکەن خەڵک تووڕاوێ، پێشمانوانیە خۆمان خەڵکین نایزانین خەڵک کێس. ئەمە لەو دەست قسانەسەوە دوای شەڕە جیهانیە دووەم و دوای مەجموعە شۆڕشەکانە دەهەی 60 کەوتە سەرزارە ئەوانەی کە چەپ بوون و ئەمانە ئینقلابیان یان ڕڤەلوشنیان لە داهاتوویەکی نامەعلومە پێناسا کرد، بەیانی ڕاپەڕین، بەیانی فڵان، ئەمە ئایندەیەکی نامەعلوم بوو. لە کاتێکە ئەوەی لە ڕاپەڕین تێبگەیشتایە ڕاپەڕین لەو لەحزە دەسی پێ کرد بوو کە ئەو دەسی نابووە سەر ئەژنۆکانی و حرەکەتی کردبوو و ئەگەڕا تا دامنەیە ئەم ڕاپەڕینە گەورەتر و گەورەتر بکات، یعنی ئینقلاب بخولقێنێت. کەواتە ئێمە وەختی بەحسی خەڵکەکەین، خەڵک تەعەیون پەیا ناکات، دەرناکەوێت لە هیچ کوێیەکە ئەگەر تۆ نەی کارێ بکەی کە ئەم خەڵکە دەرکەوێ. ئەوەی عیدەیە ئینسان بە هۆگەل ناڕازی بوون و برسی بوون و بێکار بوون و نەبوونە خەدەمات تووڕەن و دێنە خیابان، ئەمە نە هیچ دەسەڵاتێک ئەڕۆخێنێ، نە هیچ تەکانێک بە هیچ دەسەڵاتێک لە دنیا ئەدا، بەڵکو ئەمە دەربڕینی تووڕەیەکی بەرپەنگدراوە و لە تاکەساتێکا مەجال پێیا ئەکاو ئەتەقێ. ئەمە نە ئامانجی هەیە، نە خوێندنەوەی هەیە، نە داهاتوویەک تەعقیبەکات، نە ئەزانێت چه خەبەرە. بۆیە ئەمەی کەس 200,000 ئینسان بێتە ناوە خیابان، سازماندهی نەکرابێ، ڕێک نەخرابێ، مەتنی بەدەستەوە نەبێ، نەزانێ بۆ تێتە خیابان، یا کەسانێک ڕەهبەریەتی نەکەن لە خیابانە و نەزانێ بەرەو کوێ ئەڕوا و نەزانێ بۆچی هاتکە، لەلایەنە 100 نەفەر تا کە کەسە سازماندریاگە هێزە ئەمنیەتی
کە بە فەرمان کار ئەکا و هیچ شەکێکی نییە لەوەی کە دەست بواتە سەرە ماشەی ئەسلحەکەی وەک گولەکان بەهاوێ بەرەو خەڵک بە یەکەم دەسڕێژە هێزە سەرکوت تەزاهوراتە 200,000 ئەبێ بە دووکەڵ و ئەچێ بە ئاسمانگە کونان نییە خەڵکەکە پێیا هەڕانەکە لە هیچ کوێی دنیا دەسەڵات وا نەکەوتووە گەرچێ ئەمە ئەتوانێ بەشێک لە پرۆسەسی ڕۆخاندنی دەسەڵات بێ و بەشێکی لە نیهایە بێت پس ئێمە وەختێ باسی خەڵکەکەین خەڵک چمکیشی ئابستراکتە کەس بەخۆیەوە نایگرێت هەمووشمان بە یەک و ئێژین خەڵک برسیە و خەڵک قەرزارە و خەڵک نەخۆشە و خەڵک سپێونە و خەڵک کاڵفامە و خەڵک نەفامە و کەس بەخۆی نایگرێ چونم کابرا نەخۆی برسیە نەخۆی پێ کاڵفامە نەخۆی پێ نەفامە ئەم خەڵکە معلوم نییە کێس بۆ یاخێزە کوردەوارە سەربەخۆ کە چووەتە بزانە ئۆپۆزۆسیۆن وە پۆزۆسیۆن غەڵەتە بۆ ئێمەی کورد پۆزیشن یعنی وەزعیەت یعنی ئیدەیەک لە ناوە سیستەمێکی حکوومەتیە وانە وەزعیەتە ئیدارەی کشوەرە ئاپۆزیشن یعنی ئەمانیشە لە سیستەمە حاکمیەتە نێنە وەزعیەتە ئیدارەی کشوەر بەڵکو وانە کەمینە گرتنە وەزعیەتە ئیدارەی کشوەر یا وڵات ئێوە کشوەر بە کانتیننت ئێژن بە قارڕە ئێژن کشوەر کاکە گیان زەمانێک مردم دەرئەکەفێت کە یەک کاسە حاکمیەت بوێنێت حاکمیەت یعنی ستەیت یەک کاسە ئەبێ بە خەڵک ئەم ئەوێت بە حاکمان ئەم ئەوێت بە مەحکومان ئەم دووە پێگەن وەزعیەت نیەن ئەم دووە پێگەن بزانن وەزعیەت لە وەزعیەت نادا هیچ ئۆپۆزیسیۆنێ لە پۆزیسیۆنیادا چون هەموویان لە سیچوەیشنی یان لە مەوقعیەتی حاکمیەتدان تۆپەکەس جارێوا لە ئەولا جارێوا لە ئەملا ئەوەی کە ئێمەمانان نازانین کە پوزیشن و ئاپۆزیشن بۆ ئێمە یە مردم چ بازیەکی گەمژانەس بۆیە ئێمە هیچ وەخت ناتوانین بە ئاواتەکانمان و بە دەسەڵاتەکانمان بگەین چون ئێمە دەقیقەن ئەکەوینە داوە ئەوەی کە ئەمەی بۆ دروست کردوین دائیستە با من یەکدەسی کەم حاکمیەتە دەوڵەتە عێراقی کە حەلیمە کوردستانیشی لەگەڵا بێ وا لە یەکلاوە خەڵک وا لە یەکلاوە حاکمان و مەحکومان ئێستا ئەم دووە هەرتکیان سیچوەیشنن مووقعیەتن پێگەن دوو پێگە ئەتوانێ با لە یەکتری محکومێکە نەیگەرەکە محکوم بێت و حاکمێکە گەرێکی حکم ڕانێ ئەو نەیگەرەکە حکم بووە ئەو گەرەکێ بیڕانێ ئەم دووە ئەدا لە یەکتری شەڕ دروستەکە و لەگرا ئەگەر مردمێک دروست بوێت طبیعەتەن مردمە کە حاکمیەت ئەخوا چون حاکمیەت وا لە ئەقەلیەتە نێ لە ئەکسەریەتە ئەکسەریەت زۆرینە خەڵکە ئەگەر لەمانە تێگەین لەم ئەدەبیاتە ئیبتیداییە سیاسیە تێگەین ئێشێ بزانی ئەو کەسەی کە ئەبێت بە شرۆڤەکار دەبێت ڕواڵەتی
ئیدەئال و ئارمانی هەموو شتێک بزانێ، تا بزانێ ئەوەی کە بە من ناخوا چۆنە. بێڵەبا من مثالێک بدەم لە سیاسەتە و لێو دوابی هێنمە مثالێکی ئەوامانەتر. تۆ کە ئەڵەی دەوڵەتێکی ئەقڵانی بە تێپەڕین لە ئیدەکانە مۆنتسکیۆ و ڕۆسۆ و هێگل، دەوڵەتێکی ئەقڵانی و دەوڵەتێکی قانونی ئێشێ وابێت يعني ئینسان دارای حق تەبیعیە، ئینسان تاریخەن ڕوو لە گەشەکە و ئینسان مەوجودێکی مختارە. ئەمڕۆ مەسرور گویا لە قسەکانیە باسی ئازادی ئەکا. ئەمانە کە ئێژم ئامادە ئەون بۆ قسەکانە مەسرور. وەختێ تۆ ئێژی حکوومەت دەبێ وابێت، بەو معنانیە کە لە ئایندەیەکی دوورا دەبێ وابێ. ئەم حکوومەتە کە ئێستا وانیە، ئەقڵانی نییە، قانونی نییە، لەسەر ئەساسە ئازادی نییە، ئەم حکوومەتە حکوومەت نییە. دەوڵەتە کۆرپۆرێشنە ئێرانی حکوومەت نییە، دەوڵەتە کۆرپۆرێشنە عێراقی حکوومەت نییە، یاساشی یاسا نییە، دەستوریشی دەستور نییە. ئەگەر لەمە تێگەین ئەو جار ئەمسالە کازمی، بەرهەم ساڵح، مەسعود مسەفا، مەسرور مەسعود مسەفا، نێچیر ئیدریس مسەفا، قوباد و پاڤڵ جەلال حەسامەدین ناتوانن تەکتوا چەلەحانیکەن و ناتوانن تەکتوا دەرکەفن و ناتوانن تەکتوا بۆ تۆ قسەی زل بکەن و ناتوانن بەسەر کورسیە حکوومەت و حکومڕانی دانیشن، چون ئەمان لەسەر ئەم بنەما شەرعیەت و ڕەوائی ئەدەن بەدەسەڵاتە خۆیان. مەسرور مەسعود مسەفا کۆنفرانسە مەتبوعاتی کردگە. بۆ ئاغای مەسرور مەسعود مسەفا کۆنفرانسە مەتبوعاتی دیارە، خۆب هیچ تعریفێکی نییە، بەڵام معمولاً لە بۆنەیەکی تایبەتە، یا کۆبوونەوەیەکە، یا دانیشتنە بینە دوو وڵاتە، یا حەلکردنە نزاعێکە، یا خەبەرێکی زۆر گەورەیە، یا حادسێکە، یا کارەساتێکە. لە پڕێکا دام و دەستگاهای سەرۆتێن کۆنفرانسە مەتبوعاتی ئەدەن بۆ خاترێەوەی بێژن چه اتفاقی کەوتکە. ئاغایە مەسرور مسەفا ئەمە پێکەنیندارە ئەگەر نمونەیەکی تریشی لە دنیا هەبێت، زۆر پێکەنیندارە کە من مطمئنم نیەتی. ئاغایە مەسرور مەسعود مسەفا لە هیچ کوێی دنیا سەرۆکە هیچ کناراوێک بۆ شەفافیەت و شەفافیەتە حاکمیەت لە بەشە فەسادە ئیداری و ماڵیە کۆنفرانس مەتبوعاتی ناکە، مەگەر ئەوەی کە تۆ لە بەرەیەکی جەنگوی لیستێکی گەورەیە لە گەندەڵە بەدەسەوە بێ چاری نەکەی بێ بڵاوی کەی تۆ لە مەتبوعاتە. ئەنا تۆ بەناوە شەفافسازی ئیدەیەک بەناوە ڕۆژنامەوان بانگ بکەی کە منیسە سابت یەکەم ئەمانە ڕۆژنامەوان نین، پێت ساب دەکەم کە کۆنفرانسی شەفافیەت بکەن. ئەمە ئەگەر نمونەیەکیشی لە جێگەیەکی تری دنیا هەبێ کە من مطمئنم نێسی، فرە پۆپولیستیانەی ئەحمەقانەی ئەوام فەریبانەی فرە حرەکەتێکی کەسیف و قێزەونە، چون شەفافیەت وانیە. خب ئێوە تەمامە گرەوەکەتان لەسەر ئەوە کردگە خەڵکە ئێمە ئەمە کێشەیان نییە، نازانن تۆ درۆ ئەەکەی، نازانن تۆ ساختە چیت، نازانن تۆ حیچێ نێ لە مستەواتە. خەڵکەکە نازانن، کە خەڵکەکە نازانن تۆش ئیدەیەکیان بۆ بانگ ئەەکەی بە سوورە
خەڵک ئەخەڵەتێنی وە خەڵک داگیرەکەی. ئەو پێشەکیە واجب بوو تا ئێمە لێ حاڵی بووین. من ئێشێ ئەو ویدۆیە کە بۆمیان بەناوی خۆی گەورە و مێرەبان بەڕێزان زۆر من پێم خۆش بوو ئەم کۆبوونەوە بکەین لەگەڵ هەموو ئەو ڕاگەیاندانەی کە کاریگەریان هەیە لە کوردستان، چ تەلەڤیزیۆن بن یان ڕۆژنامە بن یان سۆشیال میدیا بێت، واوەی لە نزیکەوە گفتوگۆیەکی ڕاشقاوانەمان هەبێت لەسەر بارودۆخی ئێستای کوردستان و ئەو تێبینیانەی کە ئێوە هەتانە یان لەوانەیە خەڵک هەیان بێت، واوەی زیاتر بەرچاوڕۆنیان پێ بدەین لە بارودۆخی ئێستای کوردستان و پەیوەندی دەستەڵات لەگەڵ ڕۆژنامەگەری و ڕۆژنامەوانی. بۆیە من پێم خۆش بوو زۆر بە ڕاشقاوانە ئەم کۆبوونەوە بکەین و پێشم خۆشە هەمووی ڕیکۆرد بکرێ بۆ ئەوەی دواتر ئەو شەفافیەتەی کە ئێوە باسی دەکەن و خەڵکیش باسی دەکە ئێمە بە ڕاشقاوی و بە شەفافی لەگەڵ خەڵکی خۆمانیش بدوێن، هەرچەندە لەگەڵ یەکتر گفتوگۆ دەکەین بەڵام بیرمان نەچێتم گفتوگۆە بۆ خەڵکی خۆشمانە. لەبەرەوە من بەوە دەست پێ دەکەم کە سوپاسی هەمووتان دەکەم بۆ ئەو ئەرکوماندووبوونەی دەیکێشن لە گەیاندنی پەیامەکانی خۆتان بۆ خەڵکی کوردستان و پێشم خۆشە ئەو پەیوەندیەی کە لەوانەیە تێبینی هەبێت لە بینی دەسەڵات و ڕۆژنەمەوانی و خەڵک ئەگەر گرفتێک هەبێت کەم و کورتچیەک هەبێت ئێمە بتوانین لەم کۆبوونەوەدا پەنجەیە بخەینە سەر و ئەو خب ئاغای مەسرور مەسعود مسەفا دلیل دانیانە ئەم کۆنفرانسەی وت وەوتی پێشم خۆشە ڕێکۆرد بکرێەوە بڵاو بکرێتەوە بۆ ئەوەی کە ئێمە هەم لە ڕای ئێوە تێ بگەین هەم لە ڕای خەڵکی ئەگەر چیتە کە خەڵکی شاقسەکەین. لەگرا ئاغای مەسرور مەسعود مسەفا باسە خەڵک ئەکا، باسە حاکمیەت ئەکا و باسە دەستگاهە میدیاییەکە. یعنی ئەگەر خەڵک گەرێکیە بە حاکمیەت بگا ئێشێ لە تەریقە میدیاوە بگا، ئەگەر حاکمیەت قسەیەکی هەز بۆ خەڵک لێشێ لە تەریقە میدیاوە بیکە. میدیا دەڵاڵە. خب لە ڕوانگەیە ئاغایە مەسرور مەسعود مسەفا میدیا دەڵاڵە حاکمیەتە. هەڵبەت من نازانم ئەوانەی کارە میدیایی ئەکەن ئەڵبەتە لە دنیای ئمڕۆژە ئەمە سەنعەتە تەسویرە وە بەشێک لە پوڵسازیە، بەشێک لە خەیری گشتی کۆمەڵگان نییە کە لە نەهادگەلە دۆمۆکراسیە حیانە کەمانە فرە بەحسە دۆمۆکراسیەکەن. خب تاگرا تێگەیشتین ئیستە دەڵاڵە بینە مەردم و حاکمیەت خەڵک میدیاس. ئەم ئاغا لە سۆسیال میدیاوە گرتگە تا ڕسانەهای تەسیرگوزار خەڵکی داوت کردە قسەکە. گیر و گرفتانەش ئەگەر هەبن چارەسەریان بکەین. ڕاگەیاندن دەسەڵاتێکی گەورەیە لە هەرێمی کوردستان، بەرپرسیارەتیەکی گەورەیە بۆ گواستنەوەی هەواڵ بۆ خەڵکی کوردستان. بۆیە پرسیار لێرە ئەمەیە ئایا ڕاگەیاندن هەواڵ دەگەیەنێت یانیش هەواڵ دروست دەکات؟ ڕاگەیاندن دەستگاهێکی زۆر مهمە لە هەرێمە کوردستانە بۆ گەیاندنە ڕاگەیاندن بە خەڵک. ئیستە پرسیارە ئەفلاتونیە و سۆغراتیە ئاغایە
مەسرور مسەفا ئەمەسە کە ئایا ڕاگەیاندن خەبەرە دروست ئەگەیەنێ یا خۆی بۆ خۆی خەبەر ئەسازی. خب ئێمە تعریفێکی جەدید لە میدیا فێر بووین. تعریفە جەدید لە میدیا ئەمەسە کە میدیا ئیشی فقط خەبەر بڵاوکاتەوە، خەبەر بڵاوکاتەوە. ئەمە لەکوێ ئەم تعریفە هەست؟ شاید بەشێک لە کارە میدیا بڵاوکردنەوەی خەبەر بێ. ئەمە چه خەبەری؟ کامە خەبەر و هۆی زانینە ئەم خەبەرانە بە چ کەڵکێک دێت بۆ خەڵک. ئەمانە با بمێنێ ئێوە متەوەجێ بوون ئەماغا خەریکە چۆن قساکە. ئیستا ئا لەگرا ئێژی خەبەرێک کە بۆ خۆتان دروستی ئەکەن یا خەبەرێک کە ئێمە ئەتان دەینی. فەرقی چییە؟ وا دیارە سەرچاوەکەی ئەوان سەرچاوی میتمانە پێکریاگە سەرچاوی ئەوەی کە تۆ خەبەری دروستکە هیچ میتمانێکی نییە. من پێم وایە ڕاستگۆیی لە هەموو شتێک گرنگترە بۆ ڕاگەاندن بۆ ئەوەی خەڵکی خۆمان لە هەموو باشە و چاکە و خراپە و ڕەخنە و گیر و گرفتەکانە بەدار بن. ئەبێ پێش هەموو کەسێک لەگەڵ خۆمان و لەگەڵ خەڵکی خۆمان ڕاستگۆ بین. وێ من چاوەڕوانیەوە لە هەموو ڕاگەاندنەکان دەکەم کە هەموو شت وەکو خۆی سیر بکرێەوە وەکو خۆشی بگواسرێتەوە. ئێوە لەم قسە درۆ ئەکەن ئاغای مەسرور مەسعود مسەفا. ڕوانینە ئێوە بە خەڵکە کوردەوار ڕوانینە دۆست بە دۆست نییە، ڕوانینە دوژمنە بە خەڵکە ئێمە. ئێوەش لە خاندانە نەقشبەندیەن لە گەورەترین عالەمە ئیسلامیە لە کیمیای سەعادەتە ئەبوو حامدە غەزالیە لە بەشە ئاینە قسەکردنە ئێژێت لە یەک ئستثنا درۆکردن نەک مەمنوع نییە بەڵکو عینە سەواوە. درۆ بە دوژمنێک وایتە شەڕتەکیە ڕاستی پێمەکە خودعی لەگەڵا بکە. ئێوە خەڵکە ئێمەتان بە دوژمن تعریف کردگەسۆ. بزانە ئاغای مەسرور مسەفا بە ئەمتە بۆ سابتکەم. ئاغای مەسرور مەسعود مسەفا دام و دەستگای ئەمنیەتی ئەزانی بۆ دروست ئەکرێت بۆ دروست ئەکری ئاغای مەسرور مەسعود مسەفا. با من لەگرا لەکچەرێکی سیاسی بە تۆ بەم یا نە بۆ بەردەنگەکانە. لە سەردەمی ئەستەی دروستکردن و هاتنە گۆڕشتی بە ناوم میلەت کە من بەعدەن ئەڕۆمەناوی کە میلەت لەکوێوە بە وجود تێ کۆتا پێت بێژم هەر ئەوەنە بەحسە ئەوە بوو لە عەسرە ڕۆشنگەریە کە ئینسان بۆی نییە لە خۆی بێگانە بێت خۆی و ئازادی خۆی بفرۆشێ. ئینسانێک کە لە پشتە هەر گرێبەستێکە ئازادی خۆی بفرۆشێ تەنەزول پێیاکا تا سەدها حەیوانات. تۆ ئەمە لە کانتا ئەبینی و لە ئەخلاق کانتا ئەبینی. تۆ ئەمە لە ڕۆسوا ئەوێنیت. بەڵام ڕۆسۆ ئێژێ ئینسانێک کە خۆی دابەش بکاتە سەر تەمامە ئینسانەکان لە ئەسڵا خۆی نەداگە بە هیچ کەسێک. لذا ئەمە ئازادە. کەواتە ئینسانێک کە ئازادیە خۆی نادا بە یەکێک بەڵکو ئەیدا بە هەموو وەسە نەیدا بێ بە هیچ کەسێک. لەگرا میلەت لەدایکەوێت و لەگرا دەوڵەت لەدایکەوێت. بۆیە ئێژن بە هێزت دەوڵەت هێزت گشتی کە تەعەیونە ئازادیە. بۆ لەبەر ئەوەی کە تۆ هەموو ئیختیارات و ئازادی خۆت ئەدەی بە دەوڵەت، یعنی ئەیدەی بە کۆمەڵگا، ئەیدەی بە تاکتاکە ئینسانەکانە ئەم سەرزەمینەوە تۆ تەکیانە ژیانەکەی. چون داکتە بە هەمویان وەسە نەداوێەوە هیچ کامیان. داگرا تێگەیشتین. پێشووتر چۆن بوو؟
پێشووتر نە میلەتێک بوو نە مەردمێک بوو بەڵکو پاشایەک بوو کە پاشا نوێنەرە خوا سێبەرە خوا لە سەرزەمین بوو و ئەم خەڵکە مەشیایە تەبعیەتیان بکردایە لە فەرمانە خوا. کاگرا تێگەیشتی دێنە سەردەمێک کە خەڵک تێت لە دایک ئەوێت زاهرەن لە ئەندێشەی سیاسیا بە ئاڵ و گۆڕێک لە مەیدانە ئەکرێ ئەو جار نەیشن ئستەیت لە دایک ئەوێت کە نەیشن ئستەیت لە دایک ئەوێت تەعاریف فەرقەکە لەگرا خەڵکە قەڵەمڕەوێکی نەیشن ئستەیتی دوژمنی حاکمیەت نیەن دەرنەتیجە هیچ کەسێ لە ئاحادە ئەم سەرزەمینە وەکو دوژمن تەماشا ناکرێت. دەستگاهت داد هێزە پۆلیس بۆ بەرخورد لەگەڵ ئەوانەسە کە خەریکن نۆرمە کۆمەڵگایە کە خەڵک خۆی دروستی کردگە ئیشێوێنن وە قەوانی نەشکێنن بەڵام دوژمن نین. دوژمن کێز دوژمن ئەوێکی تری وڵاتێکی ترە. بۆیە تۆ هێزە پۆلیست هەست بۆ ناوەوە هێزە ئەرتەشت هەست بۆ دەرەوە. بۆیە تۆ ئەوسا لە ناوە ئەم دەوڵەتانە وەزارەتێکت بوو بە ناوە وەزارەتە ئافنس یعنی وەزارەتە شەڕ. لە جەنگە جەهانی دووەم بەبعد بووە وەزارەتە دەفەنس یعنی وەزارەتە دفاع. ئەرتش و هێزە نظامی و هێزە ئەمنی بۆ دوژمنە دەرەکیە. دەستگاهە استخباراتی و هێزە نظامی بۆ دوژمنە دەرەکیە. یعنی کارە دەستگاهە استخباراتی خوێندنەوەی تەهدیدە لەسرە قەڵەمڕەوە نەیشن ئستەیتە. جاسوس بە هەنێری بە ناوە دەوڵەتانە دەراوسێ و ئەملا و ئەولا بزانێ ئەوان چۆن تەحەڕوکەکەن و چۆن تەحریکە ژیانە ئەم مەردمە ئەکەن بەرەو نابوودی. تاگرا تێگەیشتین ئەگەر لەمە تێگەیشتین دەوڵەتە ئێرانی وەختی کەسێک ئەگرێ کە شاهروەندە دەوڵەتە ئێرانیە ئەتیکتی لێ ئەدا لە مەحکەمە ئێژێ ئەم کابرا کە گرتگمانە ناوی مهردادە ئەحمەدیە ئەمە جاسووسە ئیسرائیلە. ئیتر لە شارۆمەندی ئێران تێتە دەرەوە ئەچێتە خانەی خیانەتە بەسەر زەمین ئەڕواتە سەفە دوژمن. ئێژێ ئەمە جاسووسە ئەمریکاس ئەمە جاسووسە ئیسرائیلە و ئێدامیەکە. ئەمە محاربە ئەمە مفسد في الأرض بە فقه شیعە و ئێدامیەکە. ئاغای مەسرور مەسعود مسەفا هێز پاراستن تۆ ئەگەر بۆ دەمکوتکردنە خەڵکە هەولێر خەڵکە دهۆک و زاخۆنیە ئەحیانەن بۆ کامە دوژمنە دەرەکی خەریکن جاسووسی ئەکەن. ئێستا ئێوە مەلەف لەسەر مەلەف لەسەر پێگەکانە دەوڵەتە ئێران هەتانە زعفەکانە دەوڵەتە ئێران ئەناسن ئارشیڤێکی کاملتان لە تەوانە نظامیە دەوڵەتە ئێران هەز پێگەگەلێک کە ئیمتکانی هەز پەلامارە ئێوە بدات و حەملەی نظامیتان پێ بکە ئەیناسن. پۆتانسیەلگەرێکە کە لە ئەگەرە حەملەیە نظامیە ئێران بە ئێوە بکرێت بەڕەسی کریاگە ئاپشنەکان وا لە سەری مێزە کۆرە کاول تۆ لە نەمایشت داعشە داعش تا مەخمور هات دەرچووی لە هەولێر. پاراستنە تۆ بۆ خەڵکە مەردم بۆ مەردمە ئێمە دروست کریاگە دەمە خەڵکی داکوتیت. هێزە پێش دەرکەیە تۆ لە کەرکووکە بە سرعەت 140 مایل دەرەچوو. لە کاتێکە هێزە پێشمەرگەیە تۆ بەشێکە لە هێزە دفاعیە عێراق هەشت و شەعبی بەشێکە لە هێزە دفاعیە عێراق لە بەرامبەر یەکتریا قەداریان گرت و تۆ کلکە ڕێوی دەهاوردۆ دەمە خەڵکە بازی دەکرد.
ئەو خەڵکە ئێوە سەرتاپاتان دروست تەواوە وجودتان بە درۆ دروست کریاگە ئێوە بنە ناوکتان وە درۆ بڕیاگە یەک لەحزە درۆنەکەی حاڵە خراوەوێ ناتوانی ئیدامە بەی لەزان نەمایش ئەەکەی تەوزیحەکە تێگەیت ئیستا ئێوە مەشە مەلەفە دەوڵەتە تورکیەتان بوایە چەند پایگای نظامی هەست کێگەل کاری بۆ ئەکەن جاشە گەورەکانە ناوی چێن کامە کۆمپانی گەلوا لە ئرتباتە دەست بنەیتە بینە قاقای کامە کۆمپانی ساحێبە فڵان کۆمپانی کێیە کورە کاورای کاول ئێوە حیچێ لەمانتانە نییە عکسە ناوگەڵە ورد و درسیشتان ها بەدەسە میت و استخباراتە ئێران و استخباراتە عێراقی کارە لاهورە شێخ جەنگی و ئێوە بووگەس و ئەمەی کە عکسە ناوگەڵە یەکتری بگرن ئێستا ئێوە درۆ ناکەن تۆ حەزە لە واقعیەت و حەقیقەتە حەقیقەت بێژین تۆ حەزە لە ڕاستگۆییە وەلێ بوجەی میلیاردیتان تەرخان کردگە بۆ پرۆپاگاندا میدیا قسەی ڕاست بڵاوەکاتەوە ئەگەر میدیا قسەی ڕاست بڵاوەکاتەوە تۆ چۆن هەنووز پاڵە داگەسۆ بە عنوانە سەرۆکە هەرێم چۆن ئەو فاسدانەی بەغا هەنووزوانە سەرت دەسەڵات دەوڵەتت دەستنشاندەی ئەمریکای کورە عالەم و ئادەم ئەزانێ ئێوە ئەمریکای یەهودین پس ئەمە مەسئلەی حەقیقەت وە واقعیەت وە قسەی ڕاست ئێوە ڕاست نێ لە وجودتانە ئەگەر ڕخنە هەیە ڕخنە کاریگەر بێت بۆ چاککردن کار ڕخنە کاریگەری بۆ چاککردن نییە ڕخنە کاری ئەوەسە با لە تۆ بتەزێنێ یاخوە دروست ئەەکە یا نابوودەوی تۆ سوورەتە متعالیە هەر ئیدعایەک دەرنەزەر ئەگری وەختێ کەسێ ئیدعاکە من حکوومەت دموکراسیم و حکوومەت لیبراڵم و نئۆلیبراڵیم تۆ بە مەژەرمنتەکانە لیبراڵی و نئۆلیبراڵی لێ ئەدەی نە بە مەژەرمنتەکانە ئینسانی و ئینقلابی نانە لیبراڵی تۆ لەمەشە ڕەفزەویت بە 1 ملیۆن غەڵەت ڕەفزەوی و خیانەت ڕەفزەوی ڕخنەکاری ئەوە نییە بێژێت تۆ کاکە گیان ئێوە واتان کردگە بەم خەڵکە خەڵک پێی وایە ڕخنەی عنێ پێشنەهادات کاکە مەسرورەوە کراوە بۆین باخەکە سوورە بیکە بەشین زۆرە لێئێت کاکە مەسرور خوا هەڵی ناگرێ تۆ لەوێ دانیشتگی من مەعاشەکەم 500,000 بۆ نایکەی بە 600,000 ئەمە ڕەخنەس ئەمە ڕەخنە نییە کاورای کاول ئاوا ئەم مردمتانە بەم میدیا و ئەو ئەحمەقانەی ئیستا لە دەورە خۆت کۆت کردگەسە و بەناوە ڕۆژنامەنگار ئەحمەق کردگە کار نەغد ئەمەسە حاڵیت بوو کار نەغد ئەمەسە کە تەمامە ئینحرافاتە تۆ دەربێرێت ئیسا تۆ پیاگی بڕۆ دروستیکە ئای ڕێکان ئێمە ئەوەی کوڕە کەریممان چاو پێکەوت خەریکە جاکەشی بوو ئەوەیش باوکی کەریمی ناو بوو خەریکی لەشفرۆشیە جارێ دوودانە سلبریتیتان هەست باوک کەریم ڕۆڵەگیان ئەوەی زاهرەن باوکی کەریموێت وەزعی خاص نییە کوڕ و کەنیشک هۆشە خۆتە بێ ڕۆڵەگیان ئێمە سڵ ناکەینەوە لەوەی کە ڕخنە لە دەسەڵات بگیرێ یان ئەگەر کارێکی دروست نییە ئاماژەی پێ بدرێ بۆ ئەوەی هەوڵی چاکردنەوەی بۆ بدەین بێگومان هەر ڕاگەاندنێک ئەجەندایەکی هەیە و بەرنامەی خۆی هەیە چ ئەوانەی ئەجەندای سیاسیان هەیە یانیش بە شێوەیەک لە شێوەیەکان دەیانەوێ پەیامی خۆیان بگەینن بە خەڵک یانیش ڕایگشتی دروست بکەن وێ بابەتی گەیاندنی پەیام تەنیا نابێت خۆپ
گەرەکیسی ڕای گشتی دروستکە ئێوە قسەکان بگەن بە خەڵک تا ڕای گشتی دروست بێ. ڕازەکان کارە ئەمانە زەهنیەتە، گەورەترین سەرمایەی مردمێکیش زەهنیەتە. وەختی فاسدت کرد کاولت کرد ملەتێکە نابود کردگە، گەورەترین سەرمایەکەیت نابود کردگە. ئەوە بێت ئێمە تەینە سەیری ڕووداوەکان بکەین، بەڵکو هەندێک شت هەیە بەلای منەوە گرنگە، ئەویش ئەو هێلە سوورانەی نیشتیمان پەروەری و پاراستنی ئەزموونی کوردستانە. ئەوەڵەن خەیرێ غەڵەتە کرد هێڵە سوورە تعریف کردەوە، خەیرێ غەڵەتە کرد. هێڵە سوورە نیشتمان پەروەری، تۆ ئێشێ تعریفێ لە نیشتمان پەروەری بکەی، بعد پاراستنە ئازمونە هەرێم، بعد بێژی ئەم ئازمونە هەرێمە چ شکڵیە، چی هێڵە سوورە. خەیرێ غەڵەتە کرد لە خۆتۆ سنووردا ئەنی، خەیرێ غەڵەتە کرد، خەیرێ بێجا کرد هێڵە بەناوە هێڵە سوور تعریف کردەوە. هەمووتان خەڵکی ئەم وڵاتەن و هەمووتانیش کەم و زۆر هەمووتان خەڵکی ئەم وڵاتەن جۆکێژی بەدیهیاتە. ئەی خەڵکە کوێن؟ خەڵکە بورکینا فاسۆن، خەڵکە کوێن؟ هەمووتان خەڵکە وڵات زەحمەتە کێشە. وەڵام منەتی گەورەیەکە نیاسەرە مردمە. ڕفتارێک لەم وڵاتە دەکرێ، هەر ڕووداوێک دەکرێ، کاریگەری لەسەر خۆتان و کەسوکارتان و خەڵکی ئێوە و جەماوەر و بینەر و بیسەری ئێوەشەیە. بۆیە پێم وایە ئێمە ئاغای ئەیوب معروفی ئەوەی تۆ پێی ئێژی خەڵک وا لە ناوە خیابانە، ڕۆژێ 1 ملیۆن دەفعە ئەحاڕێت، لە بەشە ئابووری ئەحاڕێ، لە نابەرابەری ئەحاڕێ، لە بێعەداڵەتی ئەحاڕێ، لە بێدەسەڵاتی ئەحاڕێت، لە ونبوون و نابودیە ئاواتەکانی ئەحاڕێت. ئەم ئینسانە تۆ گەرەکتە تووڕەیش نەوێت بڕۆ ناوە خیابان خەڵک بە ئاڵەتە تەناسوڵی تەکتا قسەکە. هەڕی بووی تعجبە من ئەوەسە تۆ بۆ ئەوەنە لووسکەڵە و ناسکی تەکان ناخۆی. چییە تێتا کار ناکە؟ سڕیان کردگی، ڕۆنسەگیان لێداکی هەر بزەوتێ، چۆن تۆ هاوارە هەڵناسێ ئەی ئەم وجدانە کارکردی چییە لە دەروونت توە؟ ئەم قسە کەرانانە لەکوێ تێرن؟ چۆن تۆ ناعەداڵەتی ئەوێنی، نابەرابەری ئەوێنی، کۆیلەیەتی ئەوێنی، تەحەدا ئەوێنی، تەعەدا ئەوێنی، تەمام ئەوانە ئەوێنین، تۆ ئارامی دەی، تۆ ساڵەمی دەی، تۆ بەشەری، چۆن تۆ تەکان ناخۆی؟ دەی 198 ئەم مردمە واسە چی پێ ئەەکەی؟ نزاکەتیان نییە فڕێن ئەدەی؟ مەگەر حەپە حەپتان نایە بە دیار خەڵک و ئێژن خەڵک فڵان و خەڵک بیسان و خەڵک و ئەم خەڵکە گشتی وا قسەکە. ئەم خەڵکە وەختی نەوگە بڕوا دیسیپلین فێر بوێت. فراغە باڵی نییە بای پەنکە لێی باوژنە زەریفەکەی بێ بە بەردەمیا و ناسک ناسکێ قسەکە. هەموو شتێک قەشەنگە و دنیا فرە زەریفە و گوڵە سوور و گوڵە هیرۆ و تۆ حاڵی تەتەکە کی ئاخەریکی قسەکەی. ئەخەوانە سالس شعرێک یەس بەناوە خانەم ئاتەش گرفتە، ماڵە ماگری تێکردووە تێکەوتووە، هاوار ئەکەم هاوار هاوار و هاوار. یان چۆن تۆ ماڵە ئاگری تێکەوتگە هاوار ناکەی؟ تۆ وەزعەکە خاسە، دنیا فرەوە دڵتە، ئەوەی دنیای وە دڵ نییە بڕوە تۆ حاڵە خراو ئەوێت. عەجەب بابا ئەم قسە کەرانانە ئێوە لەکوێ تێرنی؟ بەشەرن لەم دنیا زندگی ئەکەن، زندگی ئیجتماعی ئەکەن، وانە ناو جامعە کار ئەکەن، مەوجودن زێنەگەن یانە؟ ئەرکێکی هاوبەشمان هەیە لەوەی کە ئەو هێلە سوورانە بپارێزین کە
پاراستنی ئەزمموی هەرێمی کوردستانە ئەم ئەزممونە بزانە مەرتیکە پاراستنە ئەزممونە هەرێمە کوردستان ئێشی قداست و خێرێکی عمومیتی ئاوێ بۆ و خەڵکە بزانە مەرتیکە تو هەروە لە خۆ تۆ ناتوانانی هێڵە سووردا بنی لە کاتێکا لە زەهنیەتە ئەم مردمە ئەوەی تۆ پێ ئێژی مقدس و ئەزممونە قەشەنگێکە هیچ قەشەنگ نییە و هیچ پیرۆز نییە و بە پیرۆزی نازانێ تۆ غەڵەت ئەەکەیتەکە جەد و ئاباد تا هێڵە سووردانیت گەرەکتە مقدسیکەی ئێشێ بێ تەوزیحی بدەی ئەم ئەزممونە حەلیمە کوردستانە چۆن دروست کریاگە بۆ خەڵک ئەگەوجێنن کامە ئەزممونە حەلیمە کوردستان ئەمە تۆ ئیژیتی جمهوری ئیسلامیش ئێشێ بێژێ ئەم ئەزمموی جمهوری ئیسلامیە مەشێوێنن 1 ملیۆن شەهیدمان بۆی داگە تەکە عێراقا شەڕمان کردگە 40 ساڵە برسین بەدەست ئەمریکاوە سەروەری و سیادەتە ئێرانمان پاراستگە لە کاتە حکوومەت جمهوری ئیسلامی بستێ خاک لە ئێران جگێ نەوگەسۆ بەڵکو ئێمە پەلمان هاوێشتکە لە یەمەن و حتا لوبنان و بردگمانە سەردەمە ئیمپراتوریەتە خەسرە و پەرویز مەرتیکە کامە ئەزممون بێ باسی کە بزانم ئەم ئەزممونە چه شەکلیە بۆچی ئەوەنە مقدسە ئێمەیەشە دفاعی لێ بکەین بێ لە کوردایەتیەکەیەوە بەحسیکە بێ لە سیادەت و سەروەریە سیاسی بەحسیکە کاورای کاو لە فاسدە کوڕە فاسدە دز دەی ئیستەیشە قەبارەیە کوردەوارە ئێمە بەناوە دەوڵەتە فدراڵی عێراق پێناسە ئەکرێت کامە سیادەت و سەروەری واتیە چه اتفاقی کەوت کە ئەزممونە حەلیمە کوردستان هێڵە سووروانە غەڵەتە کرد هێڵە سووردانی تۆ بۆ مردمەکەی خۆت زرنگی حیزە دنیای تو بۆ مردمە خۆت زرنگی خوێنی هەزاران شەهید هاتووتە دی قوربانیەکی زۆری بۆ دراوە خەڵکێکی زۆر پێوە ماندوو بووە بە خوێنی هەزاران شەهید هاتووەتە دی تۆ باز دەسە برد لە قەورسان ئێسک و پرووسک و دەرهاورد خستە بەرپێمان دەوڵەتە ئێرانیە جمهوری ئیسلامی ئێژە 1 ملیۆن کوژیاگم داگە گەنجە 14 ساڵ و 13 ساڵم بەسەر مەیدانی مین و ئەڵغام و هەناردگە مەرتیکە تۆ حاڵیتە چیەژیت دەوڵەتە ئاڵمانیش ئێشێ بێژە جەنگە جەهانیە دووەم 20 ملیۆن کوشتەمدا مە ئەزممونێکمان دروست کردگە بە خوێنە شەهیدان نەخێر بە خوێنە شەهیدان دروستە نەکرد بە وەزعیەتە جەهانی دروستت کردوا سەدام حوسێن ئەکسپایر بوو تۆ دروستە کرد تۆ بەچی دروستە کرد بە کام مەتن دروستە کرد بە کام ئیدەی کوردایەتی دروست کرد هیچ دلیلێکیان بۆ نامێنێتەوە دەست ئەوە بوو جامەدانی سوورە کردگەسە سەر وەڵا مێرمناڵێکیان خنکاند پێی 12 نەفەر پیاخاسە بارزانیان ئەیدام کردبووە کوردە ناموسی هەرکە جامانەی سوور بووەسێ تەسلیم نەبووگە هەرکە نەیوەسێ تەسلیم بووگە کوردە ناموسی ئێسک و پرووسکە 12 نەفەر فڕەداتە بەردەمە ئاغا تۆ هەر حرەکەتێکی غەڵەت لەم دنیا بکەی بۆ خاتری بمری خۆ مقدەس نییەی خەڵەتیاگی مردگی خوا ڕەحمەتەکە ئێمەش ڕێزی ئەگرین و احترامی ئەگرین تۆ بۆ ئێمە خۆمانە دەی بە گشت خۆمانە تاکتیکەکە فرە سادەست وەرە قەشەنگی گرێت ئیستا من بکەومە ناوی مەحزوراتە ئەخلاقی ڕازەکاو دێ من کەس و کارم کوژیاگە و ڕازەکاو من قارەمان بووگم و هەردووەکە مەلا بەختیار وتی ئەگەر ڕاپەڕین نەوایە ئەگەر بابا ئەمریکا نەوایە و پەلامارە سەدامی نەدایە تۆ بە حەیاتە چاو نەکەوت بە هەولێر ئیستا لە کەرە جووسکیان بۆ ئەوردیت
و ئەکیسەشانی ئێمەیە هەرچی بەرنامەیەکی سیاسیشمان هەبێت لە چوارچێوەی ئەم هەیە لە سوورەدا یان لە چوارچێوەی ئەم چوارچێوەیەدا بەرنامەی سیاسیتان هەبێت. چۆن تۆ بەرنامەی سیاسیت هەست؟ تۆ بەرنامەی سیاسی دەست یا بەرنامەی اقتصادی و خەدەماتیت هەست؟ لە چوارچێوەی کامە هێڵ و خەت سوورە بەرنامەی سیاسیت هەست؟ کامەسە بەرنامەهای سیاسیت؟ بێرە ڕووی کە بەرنامەهای سیاسیت بێرە ڕووی کە یعنی ئیستە دەوڵەتی تورکیا پەلامارە ئەم ئەزەمونتانە بات پێشمەرگەی کە لە زل زرێڤانیت خۆی ناگرێ حتا ئەنکارە، یعنی ئیستە 50,000 دانە ئینتحاری دروست کردگە خۆ ئەتەقێنەوە. چیت کردگە؟ بیاڵینەوە و نێڵین بە هیچ شێوەیەک لایەنێک کە ناحەزی ئەزمموی هەرێمی کوردستان بێت سوود لە شتێک وەربگرێت کە بەڕاستی لە نەتیجە کورە ڕۆڵە ئێژێ وە حشتر وتیان ملە کەجە وتی کوێم لار نییە، وتیان ملە لارە وتی جا کوێم لار نییە. کارێ بکەین کە ناحەزانە ئەزمونە ئەم هەرێمەنە کورت و تەمامە گیانە ئیرادە هەر هەناسە ئەکێشی ئیرادە. تۆ لەسەر چمکە کورد وێسیاگی خوێڕی یەک پێناسەد لە کورد نییە. ناتوانی بێژی تۆ چۆن شۆڕشی کوردیت، ناتوانی بێژی دوژمنانە کوردکێن، ناتوانی. زیانی بە خەڵکی کوردستان بگات. بۆیە پێم خۆشە ئەو ڕۆحیەتی بیناکردن و دروستکردن و بەرەو پێشچوون لە هەموو ڕاگەاندنەکاندا ڕەنگ بداتەوە. مەمانەی ئەوە نییە کە ئەوە معنای ئەوەسە بیناکردن و پێم خۆشە ڕۆحیەتی بیناکردن. تۆ لە توولە عمر تا کناراوێکە بیناکردگە کردکتە حتا دەسێ لار گیریاگەسۆ نەیشکێنیت ڕاز ناوێتەوە. تۆ دەوڵەتانە منتەقە خۆت و باوەکانتی دروست کردگە. تۆ سەوارە بەرتانکە ئابرامز و هەلیکۆپتەرە ئەمریکایی هاتکیتۆ، بە ماشینە قەرارگای ڕەمەزان تا سنوور هاتکیتۆ. تۆ تۆخمە کەرەجی خاز گوێ بگرە. و تۆ با بزانیت ئەوەی ئیدعای ئەکەنێ لە قەبارەتانە. ڕخنە نەگرینیان باسی کەمتەرخەمیەکان نەکەین، بەڵام چۆنیەتی باسکردن ڕخنە نەکەین، باسی کەمتەرخەمیەکان نەکەین. تۆ تماشای ئەو زوانە سیاسیە دەهاتیانە ئێژی قوێخایە بۆ پەز و مانگا خەریکە قسەکە. کەمتەرخەمی نەوەڵا تۆ ئەوە نەسکە شۆرە گرکە ئەوە خەمە ئەم مەردم تەسە ئیستا لە جێگەیەکە کەمتەر خەمە خوارگە لە بیرە چووگە. کەمتەرخەمی مەفهومە سیاسیە. مەبەستی چاکردن بێت، مەبەستی ئەوە بێت کە کەمتەرخەمی مەبەستی چاکردن بێ، ڕەخنە مەبەستی چاکردن بێت. نەوەڵا گەرەکمە بدڕۆخێنم تیا هەڵدەم بۆ تۆ کێ خۆ کوڕخوانیەی خۆ خوانیەی هاتکیتە زەوی، خۆ ئەم حکوومەتە بە ناوە تۆ نەنووسیاگە. ئیستا خەریکی تەهدید دەکەی کورە بنە بۆش تۆ ئەرباب لە حزێ دەسی وەختن تۆ نەوێ کەوتگی. تۆ شانسە هاورگە لەمەی کە خەڵک خەریکی ئەگەوجێنی بە میدیا ئەنا 200 نەفەر ڕۆڵەی ئینقلابی لێ کووە بووە تۆ کون نییە بیا بڕۆی. فکر کردگە بە گاڵتە و خۆ پشتە دووربین خستن و سەرۆکردن بووکی تۆ سەرۆک کە تۆ بەرۆکیش نییەی. ئێمە هەڵەکانی خۆمان بزانین بۆ ئەوەی چاکیان بکەینەوە. هەڵەکانە ئێوە بێشەرەفیە، بێکەرامەتیە، بنە جوولەکەبوون و جوولەکەبوونە. هەڵەکانە ئێوە خیانەتە بە کوردانەوە سەرزەمین و کوردەوارە. هەڵەکانە ئێوە ئەوەسە لە پڕێکا کریاگن و کوڕێک. ئەوە هەڵەکانە ئێوەز ئەڕۆی چاکیکەیت و
کورە تۆ لە تاون نۆکەریا لە بێعەقڵیا خەریکی داپڵۆسەی کارمەند خوا شەرافەت بە تۆی بێشەرەف نادا کەرامەتە پێ نادا چون نیزە چۆن بە خۆتا ئەچی تۆ هەڵەکانە دروزەکەی هەندێک جار کە باسی هەڵەکان دەکرێ من هەستەکەم زۆر جار شتی زۆر بچووک باسی هەڵەکان دەکرێ یعنی تۆ نیەتیش خەیرە هەڵە ئەەکەی نایزانی کورە کاول تۆ هاتیە مردمە فاسدکەی لە فاسڵەی ساڵە 91 تا ساڵە 2022 خەڵکە شەریف و مەجیدە کوردەوارە داگیرکریاگ لەلایەن کۆرپۆرێشنە عێراقی هەزاران ساڵ حەزارەت و تەمەدن و کوردیان لەبین چوو تۆ وات پێکردن تۆ وات پێکردن هەڵەکان تۆ بە بەرنامە وایتە ئەوێ بە بەرنامە تەپەداگەسە سەر ئەو مردمە بە بەرنامە سیاسەتەکانە جێبەجێ کرد بە بەرنامە مردمە لە مەعیشەت و لە کارکردن و لە ڕۆحی کوردانە و لە سەرزەمینە کوردەوار دابڕی تۆ شەبەکەیەکی گەورەی تەوزیع و بڵاوکردنەوەی کالات دروست کردگە تۆ ئینحسار تەوزیع کالات گرکەسە دەسۆ تۆ ئینحسار گەورەی ئاڵوگۆڕکردنە گرکەسە دەسۆ تۆ 2000 کاناڵە میدیایی و قنە سیلیکۆنیت بەردا گیانە ئەم مردمە تۆ ئەم سەرزەمینتە پڕ کردگە لە قومارخانە و قەحبەخانە تا ئینسانە مەسرەفیە تاکوتەریا دروستکەی ڕەخنەی من ڕەخنەی ئەخلاقی دینی نییە ها ڕەخنەی کاربوردی و کاربەریە قەحبەخانە و قومارخانەیەک نابودکردنە دەسەڵاتە مردمێکە کوشتنە ئیرادەیەسی شکۆیەسی کەرامەتێسی و لە خۆ بێگانەکردنێسی حاڵیت بوو ناشێ بێژی خەبەرە نییە ئەمانە نازانی نییە مەوجود نییە نەکریاگە تۆ نەتکردگە گەورە دەکرێت و زۆر جاریش شتی باش کراوە بەداخەوە لە ڕاگەاندنەکان ڕەنگ ناداتەوە بۆیە دەڵێن بابەتی ڕاستگۆیی گەیاندنی پەیامەوەکو خۆی شتی باش بە گوێرەی تاریفی هەر سەرزەمینێک فەرقەکە تۆ ئەوەڵ دەحفە بێژە کێی تا من بێژم چی بۆ تۆ باشە بێژە کێی معلوم نیە تۆ کی تۆ عێراقیت ئەگەر عێراقیت تێ هەڵدریاک تۆ کێشەی عەرزیت هەستەکە ئێرانە ئەگەر عێراقیت ئەو سەدام حسێنە بۆ خاترە ئێوە فشاری بۆ هات بەشێ لە خاکە عێراق و ئەلوەند ڕوود و بەشێک لە سنوور جوغرافیاوی کەشتیڕانیدا بەشای ئێران عێراق ملیۆن کوشتەیدا تا بتوانێ ئەو تۆزە سیادەتەی بێرێتەوە کەچی ئێوەی حیز پانتان کردگەس و بەچە دەوڵەتە ئێران و دەوڵەتە یاڵەتە متحدەی ئەمریکان تۆ عێراقیت تۆ ئەگەر عێراقیت بە عێراقی بوون خیانەت ئەەکەی چون تۆ بەچە دەوڵەتانە منتەقەی دەوڵەتە دەستنیشاندەی بێ ئیرادەی ئەمە بە ئەدەبیاتە خۆت و قسەکەمە بە ئەدەبیاتە ئاخیز و قسەتەکە ناکەم کوردی دەی چۆن تۆ هەم کوردی هەم عێراقیت چۆن تۆ لەولاوە کوردایەتی بە ئێمە ئەفرۆشی تۆ و کوردبوون بووگەسە هۆی دەسەڵات و ئوستانداری و فاسدکردنە مردمە ئێمە بۆ تۆ ئەم شتە دوو فاکتۆیە چۆن بازی ئەەکەی مارمەزووک حرامزات و ئەم دوو بەرەکیە چۆنەکەی تۆ نە عێراقیت نە کوردی کوێنەیت من نە ڕەجولێکی سیاسی کورد ئەوێنم نە ڕەجولێکی سیاسی عێراقی ئەوێنم تۆ کوێی فرۆشیاگە کوێی کورە من دەفعێ نەمدی تۆ بە سیادەتە عێراقیانە قسە بکەی ها هەڵگەڕێی تۆ بێژی دەوڵەتە تورکیە غەڵەتی کرد بەنداوی لەسەر دیجلە و فراتدانیا ئەگەر بەنداوەکەی لا نەوات ئەی دەمە بەرە ساڕۆخ ئێکۆنۆمیەکەی نابود ئەەکەم
توریزم لە سەرزەمینەکەی ئەوەڕم وەنا حەقی نییە بەنداو بخات و عێراق بکاتە بیابان بێ شەرەف تۆ سیاسەتمەدارە عێراقیت کورد بابای وە هەرچی شتە مەسخەرەتان کردگە ئەوەی خراپە باز بکرێ بەڵام ئەوەی چاکیشە باز بکرێ یان هیچ نەبێ دادەی چاکەکانە بێژە ئادەی بێژە بزانم چەندانە چاکە کردگە دا هەڵیان بە ڕێگە لە شتە باشەکان نەگیرێ یان چاواشە نەکرێن یان کاکە چتە باش چییە تا ئێمە بزانین چی باشە چی چاواشە ئەکرێ چی چاواشە ناکرێ پوشیان لێ نەکرێ و وا نەبێت کە خەڵک هەست نەکا لە ئەرزی واقعات چ ڕووی دەدا ئێمە بێگومان گرفتمان زۆرە لە ناوچەیەکی زۆر قەیرانەویدا بابا تۆ قەڵەتەکەی گرفتە زۆرە تۆیان بۆیە لەوێ دانیاگە کە گرفتەکان کەم کەی تۆ هەر گرفتە زۆرە تۆ سێرەم قسە ئەحمەقانە بکە وەڵا ئێمە گشتمان بەشەرین و خەتا ئەکەین و نسیانمان هەس و دەی ئەگەر قەرارە تۆیش خەتا بکەیت تێڵ دیاک تۆمان بوو چییە پس واسە ئیتر دەوڵەتیشمان نەگەرەکە و سەرۆکیشمان نەگەرەکە و نەمانگەرەکە چۆن گرفتمان زۆرە وەڵای ترەوە قسەیەکی منتقی و ڕازەکە هەموو ئینسانێک کەم و کورتی هەس و هەموو ئینسانێک گرفتی هەس و خەڵەتە کرد دێ ئەگەر قەرارە و زەعفانە من بموێ تۆیش وەکو حکوومەت بدوێ ئیتر تۆمان بۆ پێویستە تو سێرەم قسەهای ئەوامانەی ئەحمەقانە ئەکرێ لەم سەرزەمینە دەژی دەوروبەرمان گۆڕانکاری زۆر تێدا بەدی دەکرێ ئێمە گیرۆدەی چەندین قەیران بووین باشە قەیران دەوروبەرتان گۆڕانکاری زۆری تێدا دەکرێت دادەی تۆ ئامادەی بۆ گۆڕانکاریەکان ئادەی عەلیە خامنەئی بەیانی گەرەکی چهرە بگۆڕێ ئێمە گەرەکمانە بیترازێنین لە دەسی دابزانم چیت کردگە دابزانم تۆ چیت کردگە لە دەوڵەتە ئێرانیە داهاتووە سەنگومەنە بێ فشار و تاران بێری ئادەیسە 50 گروپ دروست کردگە تەسلیحە کردگەن پۆڵێکی فرەوفراوان ڕژانگەسە ناوی دەستیان بەرەی میدیایی و تەبلیغی و گرکەسە سەر دەوڵەتە ئێرانی بیهاڕی ئەرێ خوێڕی ناوچەکە لە ناوە قەیرانە ناوچەکە لە ناوە قەیرانە مدیریەتی ئەم قەیرانە چەندێکی تۆ ئەیکەی چەندێکی تۆ ئەیکەی خوێڕی چه خوێندنەوەیە کە بۆ ئەم قەیرانانە بووگە کۆلە تۆ ڕۆژێ ئاوتەماتە بۆ نەیە فاسۆلیان نییە بیخۆی ئەتەقی قەیرانی ئاسایشی نەتەوەی و نیشتیمانی بێ یان مەترسی ئەمنیەکان بێ لەسەر وڵاتی ئێمە قەیرانی ئابووری بێ یان بەداخەوە بە تایبەتی لەم کابینەیە ئێمە هەرزوو تووشە قەیرانی پەتای کۆرۆنا و چەندین نەخۆشی تریش بووینەتەوە کە ئەمەش کاریگەری هەبووە هەم لەسەر ئەدای حکوومەت هەم لەسەر ژێوی ژیانی خەڵک بەڵام سەرەڕای ئەوە شێمە توانیمانە لەو ئاستەی کە لە توانای حکوومەتدا بێ بەردەوام بین لە چارەسەرکردنی قەیرانەکان لەوانەیە هەمووی لە ئاستی تموحی ئێمە و خەڵکی ئێمەشدا نەبێت بەڵام هۆکارەکان دیارن و دەمەوێت لەم کۆبوونەوە کاکە یان تۆ 31 ساڵە حکوومەت ئەەکەی نائیژی ئاستی تواناییەکانە حکوومەتەکە و چەنیکە هەریش ئێژی ئەم ئەزمونە با بپارێزی بابگیان بێژە ئاستە تواناییەکانە حکوومەتەکە و چەنیکە تا ئەم خەڵکە بزانێ ئاستی چەنیکە دەی تۆ لەو لاوە ئێژی ئاستە تواناییەکانە حکوومەت بیلا حدودە ئیستە لەگرا حدودی بۆ دانی دیوارە حاشا بەرزە هەر وەختێمەی لێ بوێ خۆت سەنگومەنەکەدانی ئەم توڕەهاتە وا گشتی وت مشتێ مشەخۆرە قەحبە بەناوە ڕۆژنامەوان وانە دەوروبەرتە دابزانم چەندیان ئەدەن لەم قسانتە دابزانم چەندیان ئەدەنی ئێمە باسی ئەو هۆکارە نەش بکەین کە بۆچی ئەگەر گلەی هەیە هۆکارەکان چی ئەگەر کەم تەرخەمی هەیە ئایا لەلایەن دەسەڵات بۆچی ئەگەر گلەیی هەیە هاوکە بۆ بابە مەگەر تۆ کێی من گلەیی لێ بکەم گلەیی لێ قەوممی ئامۆزاگمی
محبته فربو مهمة خويري منو تدودان ارتباط حقوقي ما أحيانا بيكوهز أحيانا شتي بتو تنفيذ كرياغا وإيشي حساو بيتو بوچيشي قليلي بكم تيو حالا دمو حساو ليكيشنو بوچيشي قليلي بكم قليلي مان ليكا نا والله دلمان تنگوغا بو يكتري سردان مان ناكيتو دزنايري تو السرمانو اقرا سياسة حاليته رئال بوليتيكا بقول خوتان حاليته تك امورات مادي وعينيا سروكاري هس حاليته خويري تك قلو غازندو برتو بولو خواهري ناقري ومانا تورو بروني اي نا قلي هس دمو قليه یانیش هەندێک شتی خارجی ئیرادەی دەسەڵات هەبووە کە نەیهێشتووە وەکو پێویست ئێمە ئەو بەرنامەیەکە ئەو ئیرادەی دەسەڵاتدانە چ شکلیە چۆنە کە خارج لە ئیرادەی ئێوە بووگە ئێمە نە ئەزانین ئێمە نە نیەت ئەخوێنین و نە قەرەچین کەفت دەست بوێنین نە فاڵە قاوە ئەگرین و ئێمە نازانین نیەتە تۆ چییە باوەڕکە نازانم تۆ نیەت ئەەکەی بۆ خواوە و گەورەیە لەسەر نوێژە وا لە گیزەی مێشولە ئاگادارە ئەژی نیەتمە فەرزە چوار نکات ڕووی نوێژە نیوەڕۆ بۆ خوا ئەڵڵاه ئەکبەر تا خوا تێبگا نیەتەکەت ئەوە سەگەلەکتە نوێشکەی تازە ئێژید نوێژە نیوەڕۆز یان مەغریوە نەوەدا خوا هەواسینەوێ مەغریوە یان نیوەڕۆز چۆن من ئێشە بزانم ئێرادەی تۆ چۆنوگە لە دەرەوەی ئێرادەتوگە نیەتە بخوێنمەوە ڕەماڵم کەف بینم ئاخە چەکارە من هەمووان بووە جێبەجێ بکەین ئازادی ڕادەربرین شتێکە ئێمە هەموومان بڕوامەم پێێتی وەمە خۆم بڕوایەکی ئاخە تێ هەڵدریاگ ئازادی ڕادەربرین بریتی نییە لەوەی کە جمێن بخۆی وە بێڵی خەڵکی جمێنە پێبەن کە نایژێڵیت ئازادی ڕادەربڕین ئەوە نییە من ئیستا ئازادی ڕادەربرین لە بریتانیاوە چ کەڵکێکم بەخوا ها دەسەڵات وا لە ئینحیسارە عیدەیەکە من بە تەلەفۆنێکی مۆبایل و خوێڕی تۆ بە ڕەسانەی ڕوودا و NRT و KBC4 تۆ بە ملیار دۆلاری بۆ سەرفەکەی مێشکە ئەو مردمە ئێمە نابوودکەی ئیستا من ئازادوم لە ڕادەربڕینا کوێ ئەوڕێت کوێ ئەوڕێت گیرم من ئازادوم کە نیەم دەی کوێ ئەوڕێت دەی مادام کەرەستەکانی نێ لە بەردەسم منا ئەم سروەتە دا بەشێکی عادڵانە نەکریاگە و تۆ هەموو شتێوا لە ئینحیسارتە دامنەی تۆ کردگە چۆن دەگرا ئازادی ڕادەربڕین مەعنا پەیاکە ئازادی ڕادەربڕین زۆرم بە ئازادی ڕادەربڕین هەیە هەموو کەسێک ئازادە ڕێی خۆی دەرببڕێت بەڵام ئازادی تا مانای ئازادی پێناسەکردنی ئازادیان مافی خەڵک ئەوەیە تۆ تا ئەو کاتە ئازادی کە مافی کەسێکی تر پێشێر نەکەیت ئەوڵەن تۆ غەڵەتە کرد ئەمە یەکێک لە پێناسەهای ئازادیە لە ئینقلابە فەڕەنسەیش کریا وتیان هەر ئینسانێک بالقووە ئازادە هەر کارێک بکات تا زەمانێ سنوورە مافە ئینسانێکی تر یا ئازادیە ئینسانێکی تر پێشێلەکە پرسیار ئەوە بوو کێ ئەم سنوورە مشخص ئەکا مەسرور کێ مشخصیەکە ئەم سنوورە کە کێ سنوورە ئیسە تۆ وعنوانت دەسەڵات بۆ خۆت سنوورە تعریف کردگەسۆ هێڵە سوورەکان من ئازادم تا هێلکە سوورەکانە تۆ دانەبەزێنم کێ ئەم قانونە دانێم یاسادانیت بەر ئەساسە چی لە کامە مەکتەبە فکریوە بە کامە خوێندنەوە لە ئینسان کێ دای ئەنێت ئەم سنوورە مەسرور تۆ فکر ئەەکەی ئەم قسە حەلەق و بەلەقانە ئەیکەی وا خۆت نازانی یعنی چی و ئەمە بووگەس و قسەی سەرزارە مردم و من تا ئەوێ ئازادم سنوورە تۆ دەست پێکا کێ مشەخەسیەکە سنوورە من وا لەکوێ وا لەکوێ وا لە پاسیفیک ئەوشنە وا لەکوێ سنوورە من
بعد كين أواني وصلاحيتيان هز أم سنورة دياري أكن خويري تو فكرك هلوا باولا داغسو بعنوانه هيزا شورشگر كشتمان داغا 70 سال شورشگر وگي خوير يك ديرنيه بو مقسانه هر كشتم داغا آسان ترين كد لشبي أخل خربر في شك أو كات آزاديت كا تعدى لمعفو آزادي خلقي ترنكيد كورا كاكيان بيبزانم آزادية خلق تر ما فخلقي تر چون مشخص أكريكي مشخص يكاسونو ركي والكوي دادي بينا برو كورم بحسانا لجامعي إيمانا كرياغة تيهال درياغ بويتو هروا لولاوتي ام قسانا كي بويا ايوه تبتان داغا سمنا مردم روجنامەوان یان ڕۆژنامەنووسی ڕۆژنامەوانی ئەرکێکی پیرۆزە و بەرپرسیارەتێکی گەورەشە لەسەر شانیەوە بۆیە من پێم وایە ئێوە بێ ئەمە لەبەرچاو بگرن کە ئەم پیشەیە ئەم مهنەیە زۆر بە لە ئاستێکی بەرزە بمێنێتەوە و ڕێگە نەدەن خەڵکانێک بە ناوی ڕۆژنامە ئەم مهنەیە زۆر لە ئاستێکی بەرزەوە بمێنێتەوە تو سێریم قسەهای شەشمەنی پەنج قەرانە یعنی میهنەی ڕۆژنامەوانی چۆن لە ئاستە بەرز ئەمێنێتەوە چۆن ئاستی نزبە بەرزاییەکەی وا لەکوێ بەرزاییەکەی وا لە ئەخلاق ڕۆژنامەنگاریە وا لەسەر کاربورد ڕۆژنامە کەوەکەردە چی ئەخوا ڕۆژنامە تازەمانی ڕۆژنامە بوو و میدیا تازەمانی میدیا بوو کە لە پرۆپاگاندای حاکمیەت و زەهنیەت سازی حاکمیەتانەوە تازەمانێک کە ئێدوارد بەرنەیز نەهات ڕۆژنامەوان ئەمەسە کە دنووکی ها بەسەرە جامعە و ئەدا لە جامعە نایەڵێ حاکمیەت فەسادکە نایەڵێ حاکمیەت درۆزنیکە نایەڵێ حاکمیەت بێشەرەفیکە میدیا نایەڵێ حاڵیت بوو ئاستە بەرز وا لە ئەوێ جایسە بۆتی مشەخەسەکەم ئەخلاق ئەوانەی وانە دەور و بەرتان مشتێ خوێڕی ماسا و چینۆکەری ئەحمەقن وا لەم سەرزەمینی ئێمە ماوەیە بوو بە باو ئەودا لە سەر سەگ ڕۆژنامەوانە هاتە دەرەوە باو ڕۆژنامەوانە مانووسی یان ڕۆژنامەگەری ڕۆڵە کەریم کۆچەر ئەوە جمێن نییە تۆ ئازارە ئەدا ئەنا مەسعود مستەفا ڕۆژێ 1 ملیۆن ئاڵەتە تەناسڵی حواڵەی خۆی و هەرچی مێینەی خانەوادەی نەکرێخەوی پێیا ناکەوێ ئەوە نەغدە خەریکە ئازارە ئەدا کەریەتی خۆت و ئەربابەکە خەریکم دەرەخەم لە قسەکردنا تۆ پێت وایە زۆر قسەی مهمی کردوە بۆین باخەکەیوە ئەوە من دەرم خەز لە تۆ کەرترە تۆ لە ئەو کەرتری ڕۆڵە حاڵی بوو تۆ کێشە و جمێن نییە تۆ مەنووسی تەکە ئاڵەتە تەناسولیە شەو و ڕۆژ ئیستعمالی ئەەکەی و ئەی ماڵی تەخۆتا حەزی پێەکەی ڕۆڵە گیان تۆ جمێن تەکانە نادا ئەوە نەخدە هەڵتی تەکانگە ئەوەسە من دەریەخەم تۆ کەرە کوڕەکەری ئەربابەکە لە تۆ گەواترە دەریەخەم نە ئەقڵە هەز نە شخصیت هەز نە داناییت هەز نە نبوغت هەز نە سیاسەتمەداری نە کوردی دەریەخەم تۆ چکارەی ئەوە داتانی پڵۆسانگە ئەنا کەم نیەن فەحاشوە دەور و بەرتانە کورێوە لە تەلەڤیزیۆنەکانتانە ئەو حواڵەی حەمایلیە کرد ئەم حواڵەی شاناز و هێرۆی ئەکرد بابە خۆ ئێمە فەرهەنگەکەتان ئەزانی بڕۆم دەنگەکانی یەکێتی و ئێوە بێرم دەنگەکانە تلوی ڕادیۆکانتان وە ئاڵەتە تەناسولیتان حواڵەی یەکتریە کرد بە سوورەتە عمومی لە ڕەسانەی گشتی و ڕادیۆ و تەلەڤیزیۆنە بڕۆم بێرمی خوێڕی ها حیزە کوڕە حیز ئاوس کریاگە دەسە دەوڵەتە ئێرانی ژێر خەوەکانە سپاهە قودس ئێژە تا من تۆم گرت تۆ منە گرت ڕۆڵە تۆ شەو ڕۆژ سپا قودس ئاوسە ئەکا ئاوسی وە ژێریانەوە ئیستە بۆ ئێمە بووکی تۆ زواندار و دەمدار ڕۆڵە گیان کورم تکنیکانە فرە قەدیمین فرە دەهاتیت فرە دەهاتیت ئەمە سافر ڕۆڵە هاتکی حاڵیتە بزانە مەسافەکی هاتکی کەرە کوڕەکەر
خوا نەخوەستە خەلەل یان گرفت بۆ پیشەکەی ئێوەش دروست بکەن و بۆ ئێوەش دروست بکەن و نەکەونە ژێر کاریگەری خەڵکانێک یان بتوانن بەکارتان بێنن بۆ ئەوەی خوا نەخواستە لە دژی بەرژەوەندیەکانی گەل و نیشتمان بەخواست یان بە بێخواست خوا نەخواسە نەکەونە بەردەمە دژی بەرژەوەند کاکە بێ بزانم بەرژەوەندیەکان نیشتمان چییە بزانە تا من تعریفێکە بۆ بکەم مەسیگیان خاس گوێ بگرە تا بفهمی تۆم قسانە ئەیکەی نایزانی هەر لە خۆت و تکراریەکەی تۆ بەرژەوەندی ئەزانی لەکوێ دەرئەکەوێ لەوەی کە تۆ خۆت تعریفکەیت و تۆ کێیت ها بزانە لە ئەدەبیاتە چەپا ئێمە لۆمپەن پڕۆلەتاریامان هەست تەبەقەیە بێ تەبەقە یعنی چینە بێ چینمان هەست وەکو کێ وەکو کاوڵیەکان وەکو قەرەچەکان ئەمانە کێن ئەمانە هیچ هۆڤیەتێکیان نییە هیچ تعریفێکیان لەخۆیان نەکردگەس و سنوور و دۆست و دوژمنیان دیار نییە لەزا مەنافعیان نییە ئەمە لە هەژدەی برومرە لوئی بۆناپارتە مارکس بەحسی ئەکا وەختی حملە ئەکاتە دەهاتیەکانە فەڕەنسا داهاتیەکانە فەڕەنسا تەبەقەیە بێ تەبەقەن هەڵیت بوو ئیستە ئەم کوردەوا لە لای ئێوە پێناسەی نییە سنوور دۆست و دوژمنی مشەخەس نییە بەرژەوەندیەکانی کامەسە ڕۆژنامە نگارێ بەرژەوەندیەکەی بپارێزیە یا نەیپارێزی کامەسە دادەی مشەخەسی کە ئاخوێ ڕیتوال لە خۆت و بەرژەوەندیەکانە ملەتە کورد ئەمە کاری تۆس بێژی بەرژەوەندیەکانە مە مەردمە کورد چییە تۆ ئێشێ بێژی خۆ بە قاڵە سەرە کوچە نازانێ خۆ چەرچی نازانێ خۆ سایەق تاکسی و سایەق پاس نازانێت ئێژێ پێت ئێژم خاڵۆ چۆلەکەم بۆ بگری تۆ ئیدعا ئەکەی حیزب سیاسیت تۆ ئیدعا ئەکەی ڕەجالەیە سیاسیت ڕەجالە تۆ ئیشی تعریفیکەی کامەسە بەرژەوەندیەکانە کورد کامەسە ئادەی بەرژەوەندیەکانە کورد بێژە ئەگەر پیاگن یەکێکتان بێ بەرژەوەندی کورد بێژێ تا من دەرپێکەتان لە پێداکەنم دەبێن باسیکەن خوێڕی باست ڕنگدانەوەی بۆ بکرێت بۆیە من لەوانەیە زۆر شت هەیە دەمەوێت قسەی لەسەر بکەم بەڵام من نامەوێت درێژە بە قسەکانی خۆم دەم دەمەوێت زیاتر گوێ لێەوە بگرم قسەکانی ئێوە ڕخنە و تێبینیەکانی ئێوە دواتر لەسەر بەرنامەی حکوومەت لەسەر بەرنامەی چاکسازی حکوومەت کە چی کراوە باس دەکەین چکە زۆر جار دەبیستین کە بەداخەوە بەڵام شتەکان وەکو خۆیان بۆ خەڵک باس ناکرێت هەندێک جار تۆ ئاخەی تو خوا فشارتان بۆ هاتکە ئیستە جەلسەی ئیستراری دانیاگە شتەکان بەڕاستی باس ناکەن کەی 24 هەنە تۆس ڕوودا و هەنە نێچیرە ئامۆزاتە ملیار دۆلاری تێخن فریا ناکەوی کارەکانتان ئەوە نەفرن کەی 24 و ڕوودا و کوردستان تیوی بەشتان ناکە تا تۆ کۆنفرانسە مەتبوعاتی بگری چوار بۆگەن بەناوە ڕۆژنامەنگار بانکەی ئیستە ئەمانە بێن ڕاستیەکان بێژن بابە تۆ کەرە کوێی ئەوان فەریبیش حەدێکی هەست ئەوەنە کاری باشتان کردگە خواڵی ناگری چەواشەکەن و باسی ناکەن دەی ئەگەر باسی ناکەن تۆ کەڵەگای وەکو کەی 24 بۆ چییە بۆچیتە مەگەردانە نیاگە پرۆپاگاندا بۆ تۆ بکە دەی ڕوودا و بۆ چییە دەی کەی کوردستان تیویت بۆ چییە دەی 280 کاناڵە ئاسمانیتان دانیاگە بۆچیتانە فریا ناکەون کورە کاول تۆ بەو 5 ملیۆن نەفەر 280 کاناڵە سەتەلایتە هەست ئیتر سۆشیال میدیا و ڕادیۆ ئەوانە با بمێنیت ئیسە فریان نەکەوتی تا کۆنفرانسە مەتبوعاتیە لەگدا بکەی تۆ سەیرە مشاغبی و درۆزنی و شارلاتانیە ئەمانە بکە ئەمە هەمان قسە بوو کە خەڵکە عادی گوێی لێ ئەگری عادیە لە لای ڕا ئەوێ فکرەکە قسەکانی فرە مهم بوو ئیستا ئاگا لێ بۆ قسەکانە چەنێ بۆ شایتیا بوو ئەها بارها پێتان ئێژم بڕۆن نەخدە بەرنامەیە گۆتا بخوێنەوە ڕۆڵە ئێمەین وا لە کار هاتکین و تایسە قسەکانتم نەبیستکە قسەکەی دەستوە جێجواوە دەمەوە حکوومەتیاوە دەدرێتە پاڵ حکوومەت کە حکوومەتێکی سەرکەوتوو نەبووە
و پێوەری هەڵسەنگاندنی حکوومەت پێویستە دیاری بکرێ بە چ پێوەرێکێمە هەڵسەنگاندنی حکومڕانی دەکەین. ئاها ئیسە تۆ کەو خۆت گەیتە سەر سەنگ و من و پێوەر دەی بڕۆ پێوەرە دۆست و دوژمن بێرە تا ئێمە بزانین پێوەرە بەرژەوەندی چۆنە. بڕۆ بێری پێوەرە حکوومەتە خاص و حکوومەتە خراو بێرە تا ئێمە بزانین حکوومەتە خاص چۆنە حکوومەتە خراو چۆنە. هایتە ئێوە باسە حیکێ ناکەن ئەزانی بۆ چون کارمەندن چون نازان ئەرباب لەسەر و چۆن تەسمیمەگرێ بڕیاری چییە کامە سیاسەتێکی بووێنە بەرەو چون ئەگەر قسەیە بکەن نەتوانن بیوەنە بەرەو چاچێوەکە ناسینتان وەکو فدراڵیەکەی کۆمەڵە و دموکرات چون سپای پاسداران پێیانی وتکە زاتیان نییە بێژن ئەم فدراڵیە چۆنە. لەسەر شتانەش دەمەوێت دواتر قسەی لەسەر بکەین و هەندێک لەو داتا و ئامارانەی کە هەن عرضتان دەکەم بەڵام ئەمە بۆ دواتر بمێنێتەوە شکلەوانە بەشێکیان پرسیار بن بۆ ئێوەش اینجا من جارێکی تر بە خێراتنتان دەکەم و دەستخۆشتان لێ دەکەم و سوپاسی ئامادەبوونتان دەکەم و لە وەڵامی پرسیارەکانی ئێوەش هەوڵ دەدەم باسی ئەو بەرنامانە مادام من خەریکم نەقدە مەسرورەکەم لە کاتیشە ئەقڵە سەلەیمیشم دروزە کرد تەماشا تو لە بارزانیەکان و تو لە یەکێتیەکان خۆ ڕۆڵە گەرەکتانە حملە بکەن و ئینسانێ دروست حملە بکەن ئەو پوڵەی پێتان ئەدەن حەڵاڵیکەن ئێوە بوو ئەوە نەگشتان کردن بوو ئەوە نەکردن وانە سەتح کاوەڕ و پەزا ڕۆڵە ئیستا منم قسانەی ئەەکەم دەرئەنجامە حەشیشە دێتۆ ناوسکە بڕیاگە تۆیش بیکێشیم قسانە بتوانی بکەی ڕۆڵە گیان تۆ ئەڕۆی ئەوی تۆ نۆکەرە ئامریکا ئەوی تۆ نۆکەرە ئێران ئەوی تۆ حیزە شەوە پەردەی ئوردوغان لە بەرەوەی ئەسلحە و پێبا لە شەڕا بتوانی شەڕکەی ڕۆڵەگیان تۆ فکر کە ئەمە حەشیشە بەدەسە منەوە و من ئەم ئەسلحەمە داگە لە تۆ تاقنە تۆ هەڵدڕم ئەتوانیکمە هەڵی دڕم پس ئەسلحەی خاسێکە بڕۆ لە سوحاوە بیکێشە ڕۆڵە تو ئەزانی وایتەکیوایتە قەرنە 21 وایتە هەزارەی سێوەمە حەڵیت بوو ئەم قسانە لە هەر کوێ بکەی دەهاتی سڕوان ئەماڵە سەرەکەنە ناوی پەزگەلها حەڵیت بوو ڕۆڵە گیان بڕۆ تۆ حیا و کەرامەتە پێوە نەماگەیسە نەگەرانیەوەیتە من حەشیش ئەکێشم یا نایکێشم بەبەم تۆ ئەوە نەخیرەت و ناوچاو تۆ نەماگە بێ خیرەت ڕۆژ نییە سواری کەس و کارەنەون ئەمە تااتی ڕەخنەوە گرت منە تەقاند و مەگەر من هاتم بێژم ڕەهبەرەکانە توانایی جنسیان نییە شیاف ئەکەن و من چ ڕەبتێکێز من کارنامەی ئەمەلی قسەکانیان ئەوێنم لە منزەرە سیاسی و ئینقلابی و بەڕەسیانەکەم زندگی شخصی کەسێ و من چ ڕەبتێکێز حبحبێنە ئەکا دڵدڵێنە ئەکا من تای ساتکەم بێژم کێتەکە کیا بوو شەوە سوورە پەردەی سۆزانی چ شکلی بوو کارم چێ پێوە حەزیەکە حەریمە سوڵتان بۆ خۆی دروستکە و من چی لاژە لاژ ئەوە کارە مردم و فیتنەی و مشاغبیە و کێ بردە ماڵ و کێ دووز دختەری هەزوو کێ حەشیجە خوا و کێ قنیزلەکاو ئەوە کارێوەس ڕۆڵە گیان کارێمە نییە حاڵیتە ئەشکەم کە لە حکوومەتە کوێستا ئەنجام دراوەنیانی شەگەر گیر و گرفتیش هەبن ئێمە بەیەکەوە تەوتوێ و خاڵانەش بکەین سپاسان دەکەم جارێکی تر اینجا من ئەم کۆبوونەوە بۆ ئێوە بەجێدەڵم بۆ ئەوەی ئێوە دەست پێ بکەن پرسیارەکانی خۆتان بکەن و من حەزەکەم ئێوە زۆر بە ڕاشکاویش قسە بکەن بێ تەحەفوز ئەو پرسیارانەی کە زۆر جار دەبیستم لە ڕاگەیاندنەکان ئێوە دەیکەن یان لە خەڵکی دەکەن غێر مباشر ڕوبەڕووی ئێمەی دەکەنەوە من لێرە بە سنگێکی فراوان بەرامبەرتان دانیشتوم بە پشت و درێژیەوە وەڵامی ئێوە دەدەمەوە هیوادارم ئێوەش پشت و درێژ بن نەخێر تۆ محەبەت ناکەی با بزانیت ئێمە واینە قەرنە 21 حالی بووی دەسەڵات پێناسە کریاگە و ئێوە بڕێ نەمایشە دەسەڵات ئەکەن تۆ غەڵەت ئەەکەی سنگە ئاوەڵانیێشە سنگە ئاوەڵاوێ چون مەسئولیەتە گرکە وەختێ مەسئولیەتە گرکە ئێشە جوابگووی کە پرسیارە لێەکەن خۆتیش ئامادەکەی تەماتە تێبگرن هێلکە تێبگرن حالیت بوو ڕۆڵە گیان وەختی من هاتم شۆڕشێ ڕەهبەریەتکەم زانیم جمێنیشم پێ ئەدەن وەکۆم حیزانەی تۆ زانیم کابرا تێژی و حەشیش ئەخوا زانیم کابرا تێژی و فڵانە
زانیم حملەکە لە خۆم دایکم کەسم کارم باوکم ژنم هەرچی کەس بە زانیم بۆیە وتم ڕۆژە ئەوەڵ هاتم وتم ئەم وادیان ئەوەنە پیس کردگە پیای محتەرەم زاتی نییە بێتە ناو سیاست وەلێ من چون هەدەفێکی گەورەترم هەسوو دروستکردنی ئەو گۆڕانکار یەسە بەناوە قیام و ئینقلاب بەر عەلەیه نظام السوڵتە تەمام ئەم ڕەنجانە ئیشاءالله ئەوێتۆ خەیر و بەرەکەتەکەوێتە گیانە خانەوادەم تەواوی ئەو جمێنانەی واوە کەسوکارم ئەدرێت ئەوێتۆ خەیراتە ڕۆژە قیامەتیان حاڵی بوو تۆ غەڵەتەکەی سینگە ئاوەڵانیە منەت بە کێ فرۆشی گەڕێەوە تێبینیتانە بێ لەوانەیە منیش تێبینیم لەسەر هەندێک شتە بێ لەسەر هەموو ئەو قسە بە بابەتانە زۆر خۆیانە و ڕاشکاوانە و ڕاستگۆیانە وا قسەیان لەسەر بکەین جەبا دەستی پێ بکەین کاک ڕەحمان فەرم کە زۆر سپاس جەنابی کاک مەسعود بۆ ئەم کۆبوونەوە وە سپاسی ڕێکخەرانی یەکەم عادەتەن من بە قسەیەکی خۆش دەست پێ یەکەم دایما ئەو برادرانی هاوڵاتی لێرەن جارێکیان ڕاپۆرتێکمان هەبوو لە هاوڵاتی یاخود هەواڵێکی زۆر بەپەلە بوو لەسەر مەوزوعی ئاگرکەوتنەوە لە شوێنێ لە کوێە ئەنجا خەبەرەکەەوە بوو کاک بەسرور ئاگر کوژێنەوەکە کە ڕۆشت بوو ئاوی پێ نەبوو جا بۆ ئێمە خەبەرە تەلەفۆنم بۆ بەڕێبەرەکە کرد بۆ ڕێبەری ئاگر کوژێنەوە تم چارەیەکان ڕۆشتووە بۆ ئاگر کوژێنەوە ئاوی پێ نەبووە وەتی کاک ڕەحمان ئێمە ئەوە 50 ساڵە ئاگرە کوژێنەوە بۆ نایکی بە خەبەر یەک ڕۆژ ئاومان پێ نەبوو سیارەکەمان مهتەمی بۆ جا من لەوە ئەو قسەی جەنابەت کاڵی شتە باشەکان نابینەوە تەنها ئیشی ئێمە ئەوەیە ئەوەی کە سیارەکە ئای پێ نییە ئەوڕە بۆ ئاگر کوژێنەوە بکەین بە خەبەر کاک مەسعود من لە سەنتەری میترۆ ڕۆژانە لە وڵاتانی دەوروبەر لە ئیمارات لە قەتەر لە سعودیە لە سووریا لە ئوردن ئێران ئەمانە هەر هەمووی ڕێکخراوە جیهانیەکانەوە داوای تەحەل و ئینتەزامنمان لێکەن بۆی کە بەیاننامە دەرکەین بۆ پشتیوانیکردنی ڕۆژنامە نووسەکانیان کە لە سجنە ئاگامان لە بارودۆخی دەوروبەر هەیە کە چەندێ خراپە دایما دەسەڵاتی بەراوردمان کا بەهێن یعنی هەرێمی کوردستان لە بەراوردیکن بە ئەم دەوروبەرە ڕاستی ئەمە نامانەیە بەم وڵاتانی دەوروبەر بەراورد بکرین ئەمانەمانەوێت لەگەڵ وڵاتانی وەکو سوید و دەنیمارک وانە بەراورد بکرین بەوەی بەراورد وەڵا غەڵەتە کرد ئایا ڕۆژنامەوان ئێوە بە ئەوانەی ماستاوچیەکانە دەوڵەتە یەهودی ئێرانیش بەراورد بکرێن سفر ناگرن بێسەوادی ئەحمەقی جاهل وەڵا درۆەکەی تۆ گەرەکتە خۆت بەراوردکەی بە سوئێد یعنی تۆ بە نسبەت ڕۆژنامەوانە ئێرانی مەسەلەن نادرە فتورەچی تۆ ڕۆژنامەوانی و نادرە فتورەچی ڕۆژنامەوانە کاورای ماستاوکەرە دەوڵەتە ئێرانی ها شەمسولواعەزین ڕۆژنامەوانە و تۆ ڕۆژنامەوانی ئەحمەدە زەیدابادی ڕۆژنامەوانە و تۆ ڕۆژنامەوانی قەتیسە ئەحمەق بەراوردمان کە بە سوئێد نەوەڵا بەراوردە ئەکەم بە بریتانیا و گاردیەن و ئۆکۆنۆمیست ئەخ ئەحمەق تۆ ڕۆژنامەنەگاری سە دەرەکەوێ و ڕۆژنامەنەگاریانە جارێ لەو قسە دەرکەفت یعنی ئێوە بەو مەحسوڵاتە کەسیفەی میدیایە کە هەتانە ڕقابەت ئەکەن تەکە ئەوانەی دەوڵەتە کۆرپۆریشنە یەهودە خەزەریە تورکیە و کۆرپۆریشنە یەهودە ئێرانی بەو هەموو چاپلوسی و درۆزنی و ماستاوکەریشە ئەکرێن بابە تێ هەڵدریاک ئەگەر مردم ئەگەڕێتە شوێنە گەندەڵیە سەتحیە فەسادە ماڵی کارە ئێوەس خەڵک ناچێ بدا لە بونیانەکە ناچێ بالی ئەگەر خەڵک وا سەتحی و ڕووکەشی کریاگە کارە ئێوەس
ئەگەر خەڵک گەوج کریاگە و بێسەوات کریاگە کارە ئێوەس ئەگەر زمان دەستکاری بووگە و زمان خەسیاگە کارە ئێوەس کاورای کاول بەراوردمان مەکە بە دەور و پەشت ناوەڵڵا کە لە زل ئادەی دوودانە وتارتان خەنە دەر و دابزانم کێنێوە ئادەی دوودانە وتارە مهمتان خەنە دەرەوە بکرین هاوڕێ لەگەڵ ئەمانە پێمە پێویستمان بە کۆمەڵێشت هەیە کە پێم وایە حکوومەت کەم تەرخەمی کردووە لە تەعاملکردن لەگەڵ ئەم کەیسانە. کەیسی یەکەم کەیسی مۆزوعی ئازادی ڕادەربڕینە و ئازادی میدیایە و ئازادی ڕەخنەگرتنە کە ئەم کەیسانە خۆتان ئەزانن لە نەک ئێمە و نەک ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و نەک ڕۆژنامەنووسان هەر هەموو قسەی لەسەرەکەن. راپەڕین و شۆڕشەکانی خەڵکی کوردستان بۆ ئەوە بوو کە خەڵک لەسەر کۆمێنتێ لەسەر پۆستێکی فەیسبوک لە سجن بێ ڕۆژنامەنووس لە سجن بێ لەسەرەوەی ڕەخنەی گرتووە و لەسەرەوەی کە قسەیەکی کردووە بە دڵی بەرپرسێ لە بەر بزانە خاص بزانە ئای ڕۆژنامەوان یەک کامنتم بوو بێرە ئەرزشە ئەوەی بوویە کەسێکی لەسەر بگرن بێری ئەزانی ئەو ئەحمەقانەی وا ئەگیرین بۆ ئەگیرێن کارە حاکمیت دائیمەن ئەوەسە لەسرە چتە سەخیف خەڵکی ئەگرێ بۆ تا تۆ هیچ وەخت نەڕۆی کارە گەورەکە بکەی لەسەر سەخیفتەرین چت گەورەترین بەهاو پێدا لەبەرەوەی هیچ کەس نەیدۆزی تۆ جا تۆ لە جێگەیەکا وەختێ بزانی دووجمێن بەیوە پارتی کەس ناگرێ وازانیتە وایتە بەهەشتا کێشەی ئەوانەی کە ئێستا من قسەکەم جمێن نییە ئەوەسە کە پێی ئێژن ڕەخنە یان نەقد ڕادیکاڵ ئەوەسە پارتی هەڵتەکانگە ئەم جەماعەتە جوولەکەی هەڵتەکانگە بڕۆ بێرە بزانم ئەوانەی وا لەسەر کۆمنتێک کریاگنە زیندان لەسەر چ کۆمنتێک کریاگنە زیندان بێری من قەوڵە پێدەم کۆمنتێکی سەخیفە ئەوە مەسئولەکە بوو بازنەی زەردووە لە دەسە ژنەکەیە کاورایش گوتکێسی 2000 شەقی تێڵدا گەوتکێسی وە تۆچی غەڵەتە کردنوواڕیتە بازنەی دەسە ژنەکەم کوا ئێوە ڕەخنەی بنیادیتان گرتگە ئێوە کارتان بووگەسۆ ئەمە عادی سازی بکەن لە هەرچی شتە ئەم قسەشە ئیستا تۆ کردە هەرەوە بوو بۆچی ئەبێ خەڵک بگیرێ لەسەر کۆمنتێ غەڵەت ئەکا کە خەڵکە گرێ لەسەر کۆمنتێ بێجا ئەکا ئەیگرێ لەسەر کۆمنتێ دابێرە دەرۆ بزانم چەند دەفعە تۆ هاتیتە دەرۆ گڕن یا بە ڕۆژنامەکە تۆ تا ئیستا لە بەردەم مەسرور ناو قسانە بکەی تۆ ئەمانە مەشایە بۆ ڕای گشتی بتکردایە یا بۆ مەسروری بکەی سەختی و پەیامە هاورگە بووی ئێستا مەشایە مەسرور لە بەردەمی تۆ چۆکی دابدایە تۆ ئاتکی ماستاوی بۆ کەی ئاسانکاری بۆ بکە ئەو تێت هەڵ نەدا پرسەکانی ناو حزبەکانی یەکێتی و پارتیان لەناو حکومەتا بووە نموزەجی وامان زۆرە لەسەر تەنی میترۆ و بەیانیشمان لەسەر دەرکردووە ینی بڵێ نییە هەیە شتی وامان زۆر هەیە ڕۆژنامەنووس دەستگیرەکرێ لەسەر ڕەخنەگرتن ڕۆژنامەنووس دەستگیرەکرێ لەسەرەوەی پۆستێکی لە فەیسبوک کردووە حەقیانە دەستگیرەکەن حەقیانە خوێڕی وەختی تۆ خاص دەسەوەشان زاتی نییە دەستگیرەکە وەلێ وەختی ئەحمەقانە قسە کرد ئەگرێ 4000 شەقیشە تێ هەڵەدات هیچ کەسیش نایەتە پشتە ڕازەکە ئەو دەسیە و قەست و ئەگرێ وەشتە ئەحمەقانە من ببوورە بەس ئەگەر زەحمەت نەبێ من حەزەکەم شتەکان وەکو نمونە باز بکرێ با بە گشتی نەبێ کامە ڕۆژنامەنووسە کە لەسەر ڕەخنەگرتن یان لەسەر کۆمنت نووسین لە زیندانە ئەگەر زەحمەت نەبێ دووسێ ناومان پێ بڵێ زیندانی کراوە قوربان من ئێستا معلوماتی ئەوم نییە خەڵک لە زیندانی هەبێت چونکە ئەو شتانە بەگشتی باس ناکرێت چکە جەنابەت دەڵێ هەیە ئێمەش دەڵێن لەسەر سیاست کەس نەگیراوە یان لەسەر ئاگات لێ چۆن تڕۆی کردی مەسرور ڕۆژنامەوانە تڕۆ
دەی تۆ ئەگەر ڕۆژنامەوان وایە تا ڕاز ئەکا ئیستە لیستێکی سانەفەرە لە بەردەساو تڕۆ دیار و تۆ لە ناوە ڕۆژنامەکەتە ئەم کارانتە کردو و ئەم قسانتە کردو و ئەم حملانتە کردو تڕۆ ئیستە تۆ کێ بردکتیبی تۆ فسفس قارەمان لە بەردەمە ئاغایە مەسرورە وا مەسرور ئیستە دارێکی بڕی ئاسینە خۆت و ئەو ڕەخنانەی وا ئەگری ئەها ئەوانیشتە تڕۆ کرد لە زیندانە لەسەر کۆمنتەکە دی تڕۆ بوون ئەو شتە بوو من پێشووتر پێتم وت وتم قسەی ئەحمقانە کە ئەگرێ تێشە هەڵەدا ئەعدامەکە لە ڕووبەری گشتیش و سابتیەکە تو درۆکەی چون درۆزنی ئەها نەتوانی جوای بیتەوە دە تو چ کارەی ئەو میدیای بانکردگە ئەحیانەن چاو مردم کوا ئەی کارە چییە تۆ لەو ڕۆژنامەتی هەڵدریاک دانیشی ئسپۆتنیک چەک بکەیت و BBC چەک بکەیت و ئیرنای ئێران چەک بکەیت و بێ بیکەیتەوە خەبەر ئەرێ کارە ڕۆژنامەنگارە وەسە یا کارتان بووگەسەوە ئەمە سەردەمانێک میدیا تیڤی هاتوو لادیەکانی بڵاو ئەکردەوە کوڵامی دائەنیا و حەیرانی دائەنیا لێم دووە هەرکە تەلەڤیزیۆنی کوردی کردو کەوتووە لادێ پەخشکردن 8 ساعت لادێ پەخشەوە کردو ئیستا ئێوە کارتان بگۆسەوەی بڕۆنە سەر شەقام خەڵکی بگرنەوە ئەو بێژە کارەبانیە و بێژە و مەعاشنیە و تووڕەمە و زۆر تووڕەمە و ئەمە ئیتر بگۆسەوە مد هەرکە بەرنامەی نییە پڕیکاتۆ 4 ساعت لەم قسانە و خەڵکیشەوێت و قارەمان و هەرە قسانەزەوە لە خیابان بۆ یەکتریەکەن وەلە چوون لە شاشی تەلەڤیزیۆنای خۆیان ئەوێنەوە ئرزا ئەوەن وەسە دەسپەڕە مێشکی گشتی ئێرزاوی ئیسە تۆ ئەمانە نازانی سەیر ڕۆژنامەوان کەم فسفس پاڵەوانە من نووسین کەس نەگیراوە سەر خۆپیشاندان ئەچێتە قاڵبی دەربڕینی بیرۆڕە ئازادی بیرۆڕە لەسەر خۆپیشاندان ڕۆژانە لە خۆپیشاندانەکانە ئەبیستین کە خەڵکە گیرە اینجا من پێم خۆشە جەنابەت ئەگەر زەحمەت نەبێ نمونەی دیار ئەگەر هەبێ بۆ ئەوەی ئەوە سوال بوو تێ هەڵدریاک لە خۆپیشاندانەکانە خەڵکە گیرێ لە لەندەریشە لە خۆپیشاندانەکانە خەڵکە گیرێ لەبەر ئەوەی کە حاکمیەت هەر چەشنە کۆبوونەوەیەک وەکو توندوتیژی بەرامبەر بەخۆی داهانێت یەک جێگە بە 1000 بەبەختی بۆ خاترێەوەی تووشنەوێت ئەویش بە 2000 دانە یاسا مەجای خۆ دەرخستن دەرەدات بە ناوی توندوتیژی بە خەڵکی 2000 یاسای بۆ تعریفەکاتەوە دەست بۆ ئەموالە گشتی ناوەی توندوتیژی ناکەی بەرد ناتەقێنی فڵانە قسە ناکەی شعارە مەرگ نادەی مەرگ قەیرە قانونیە ئەمانتە تێپەڕان دەستگیرەکە ئەژێ تۆ لە حقوق قانونیەکە بۆ دریا و سنوورە قەیرە قانونی تێپەڕان دیتە ئەمانە قسە نیە تێ هەڵدریاب تۆ ڕۆژنامە نگار نییەی ئاچ قەشەنگ ئەگرێت قەشەنگ ئەگرێ تۆ حاکمیەتە گرکە و یاساکەی قبوڵە و حەج کارێکە نەکردگە ئەڕۆیت بەردە تەقینی گەرەکتە نەتگرێ دێ ئەو بە گوێرە یاسا ئەگرێ هەر ئەو یاسا وا تۆ بەسەروەری ئەزانی ئای ڕۆژنامە نەگار چەندانە لەم یاسانتانە هاورد داتانە بەرە نەغد شکە بەمە ماوەی ڕابردووە کاک مەسعود لە ماوەی ڕابردووە لەسەر مۆزوعی دەستگیرکراوەکان ئەوەی کە لە خۆپیشاندانەکانی دووهۆکۆ و ناوچێ دەستگیرکران یەکمان ڕۆژنامەنووسی تیا بوو و خەڵکی چالاکوانی مەدەنی تیا بوو بەعزێکیان پەیوەندی بۆ هەبوو کە لە خۆپیشاندانەکانە لە کاتی دەربڕینی بیرۆڕاکانیانە دەستگیر کرابوون و قسەی زۆر لەسەرکراوی مێژۆک و سنتەری میترۆ قسەمان لەسەر کرد و خەڵکێکی شتاک و ئێستا لەو مۆزوعە لە هێنن دەستگیر کراون یعنی هێشتا یاخود لە تەحقیقان کە زیاتر لە ساڵ یاخود ساڵ و نوێیەکی بەسەرهاتووە خاڵێکی ترویستم باسی کە مۆزوعی پلانی نیشتیمانی مافەکانی مرۆڤە کە یەکێ لە خاڵە هەرە گرنگەکانی مۆزوعی پێدانی زانیاریە و بزانم جەنابتانی بزان تا لەسەر کردو بەرائین پلانی نیشتیمانی بۆ جێبەجێکردنیوانە کاک مەسعود زۆرم پێسەی دەکەم لە مۆزوع مافەکانی مرۆڤ جێبەجێ بکرێ لەگرا بە تۆ ئێژێ مافە مرۆڤ امتیازێکی سیاسیە نەمافێکی سروشتی و تەبیعیە نەخودادادیە نەجەوهەریە لذا ئەگەر حاکمیەت نەوێت
کە قبوری کات و نەیدابێتەوە تۆ مافە مرۆڤ نیە تۆ کۆمەڵی حیوانی دێ ئەگەر خەڵکی ئەمەی بزانیایە حاکمیەتی قبوڵە کرد ها خوێڕی تۆ ئیستا بە عنوانە دەستکەوت گەرەکتە بیفرۆشی بە عنوانە ئەرکە مهم چۆن یانێ ئێمە ئینسان نیین حتا بە مافەکانە مرۆڤ حاکمیەت ئەوینۆ ئینسان واقعاً واسە جدەن ئەمە ڕۆژنامە نگارە سنتەرە میترۆی دانیاگە بە تەقلید ڕۆژنامەی مترۆی بریتانیا کاری ڕۆژنامەی مترۆیشتە ڕۆژنامەی مترۆ بە بەلاش چاپەکرێ فڕە ئەدرێتە ناوە ئەندرگراوندەکانە لەندەن هەنێ خەبەر زەردە مەسخەرەتیادا ئەنێت کاری بۆ کەسە تەبلیغاتکردن تەبلیغاتەکرێت بە مفتیش دایانێ لە ناوی مترۆکانە سنتەری میترۆ سنتەری عنتەر زۆری ئەم پلانی جەنابە بۆ محارەبەکردنی گەندەڵی ڕۆژنامە نووسانە نەکردو بە شەریک من ئەم سەرنجەم هەیە گوتەوە تەوەجۆ بکەن ڕۆژنامە نگارانە نەکردووە بە شەریکە محاربەی گەندەڵی بە کێژێ بە مەسرور مسەفایژێ مەسرور مەسعود مسەفایژێ تۆ ئێمە شەریک نەکردێتە بۆ ئەوەی ڕۆژنامە نووسان شەریک بن لە شەڕی گەندەڵی پێم وایە ئەبێ زانیاریان لەبەردەما بێ خای تو سەیرام قسەکە بۆ ئەمەی ڕۆژنامە نگاران بتوانن لە شەڕی گەندەڵیابوون ئەبێ زانیاریان لەبەردەساوێ منستە ێژم منزورم هەتیوە چییە بێسن ئای متمانی نێوان بافەکانی مرۆڤە کە یەکێ لە خاڵەهاری گرنگەکانی مۆزوعی پێدانی زانیاریە و بزانم جەنابتانی بزان تا لەسەر کردو بەلایین پلانی نیشتیمانی بۆ جێبەجێکردنیوانە کاک مەسروم زۆرم پێسەیرەکە لە مۆزوعی ئەم پلانی جەنابە بۆ محارەبەکردنی گەندەڵی ڕۆژنامە نووسانە نەکردو بە شەریک من ئەم سەرنجەم هەیە بۆ ئەوەی ڕۆژنامە نووسان شەریک بن لە شەڕی گەندەڵی پێم وایە ئەبێ زانیاریان لەبەردەما بێ و ئەبێ مەلەفەکانی گەندەڵی لەلایەن موسساتەوە کەشف بکرێ یاخود لەبەردەست بێ بۆ ڕۆژنامە نووسان ئاسانکاری تەواو بکرێ بۆ ڕۆژنامە نووسان تا دەستیان بگا بە زانیاری ئەوەڵەن ئەنتەرە ڕۆژنامە نوویس ئەمەی تۆوتی سیکلەکەی بەرعەکسە خاچگوێ بە حاکمیەت وەڕاندخارانە حاکمیەت دائیمەن پەردەپۆشی ئەکەن و حاکمیەت هیچێک نییە بێجگە لە تیمگە لە جۆرا و جۆرە دەسەڵات کە ئینحساراتە مختلفە دەسەڵات وای لە دەستیانە تایسە حاڵی بۆ ڕۆڵە ئەخلاق و شەرەف ڕۆژنامەنگاری ئەمەسە تۆ خۆت بڕۆی ئەو شەهامەتەوە تیاوێ ڕۆژنامەیە دابنی کە ملیۆنها خوێنەرە بیسەرە هەوێ لە سەداقەتا کە هەسە بۆیە لە ناوە فڵانە مؤسسە لە ناوە فڵانە جێگە کە مەلەفە فەساد تێتە دەرۆ کارمەندی زات بکات ئەسنادەکە نەشت بداوە بیدا بە تۆ ئیشێ ئەوەنە شەهامەتە بوێت ئەوەنە کەرامەتە بوێت ئەمە بتوانی بڵاوکەیت و ئەزانێ و قسانە تۆ کردە یعنی چی تێڵ دەریاک تۆ ئێژی من ڕۆژنامە نگار نییە من ئەنتەرە دەسە حکوومەتم با حکوومەت بێت پشتیوانی نظامی و ئەمنیەتی لە من بکات و من بێژێ بێ بڕۆوەکو دیعاە و تەبلیغاتەز بێژە کەریم ئەحمە دزە کوڕە دزە دێ ئەمە چه هونەرێکی واتیە بوو چه هونەرێکی واتیە بوو تۆ مۆکەبیرەی تۆ شاشەی تەلەڤیزیۆنی خوێڕی تۆ ڕۆژنامەوانی یعنی چی دەی تۆ گەرەکتە هەرچی دنیاز بوێسێ تا تۆ قمە بابەی وەکو ڕۆژنامە نگار بێی لەم پرۆسە شرکەتکەی دە حاکمیەت خۆی قەستی کرد ئەزانی بۆ لە ڕۆژنامە ئەدەن لە یەکێ لەبەرەوەی بەیانی چون کابرا بگرن بێژ خواڵی ناگرێ چاری ناکەین ڕای گشتی خەڵکی پەلاماری حاکمیەتی دا و حاکمیت خەریکە لە ناو ئەچێ لەسەر تۆ خوێڕی تا بتوانن کابرا بگرن و بەناوی محکەمە بیوەنە محکەمە و ڕای گشتیش لە پشتە محکەمە کەس کابرا محکوم بکرێ دەئیسە تۆ فکرەکەی مەسرور مەسعود مەسافا ئەتوانێ بڕۆدانەیە گەندەڵ بگرێ تا چێو کە ناسینی ئەمانە فقط چارە فەریدون جوان ڕۆیان کرد کە کەسوکاری نەبوو بۆیە کوشتیان حاڵیت بوو کابرایەوە ئیستا خەریکە فەساد ئەکا 2000 مەجموعەیە حەڵقەی فەسادی واتەکە
خەڵک خەریکە تەقزیەی لێکە تۆ بدەست بۆی بۆ ئەو ما بەقی ئەهڕۆژن ما بەقی لە بەرامبەر تا ئەوێسن حاڵیت بوو دێ حاکمیت ئەگەر گەرەکی و کەریم بگرێتە چ پێویستی بە توازە ڕات تەپەدا و کەریم ئەگرێ و بۆ چیەسی ڕای گشتی بۆ چییە بۆ خاتری وسە نیشان بدە حاکمیت تەکە گەندەڵیا مقابلەکە نەوانیە ڕۆڵە وانیە تۆ بە عنوانە میدیا نیشانە دەی مستەقلی ڕۆح و وجدانە بێدارە جامعەیەکی ناڵی اتفاقی بکەوێت و ئەتوانیت اعتمادە خەڵک بەرەو خۆت ڕابکێشی بۆیە تۆ ئەبی بە چەکە قەوی کە زاتی نییە نزیکە تۆ بێتەوە ئەترسن لێ نوکە قەڵەمە بچەرخێنی لە ناوە ڕۆژنامەکە تا حاکمیت زیڕەی لێ هەڵسیاگە کورە خوێڕیەوە گشتان ماستاوکی و نۆکەرن ڕۆژنامەوان ناو ڕۆژنامەنگایشتان فاسد کردگە ئەنتەرسە لێ بریتینە تەبلیغات چی ئەری تاکو لەگەڵ ئەم حکومەتیان شەریک بن بۆ محارەبەکردنی گەندەڵی ئەگەر میدیا ئێوە لە هەرچیشتە شەریکن لە دزی لە گەوادی لە هاوردنە فەرهەنگە جاکەشی لە فاسدکردنە جامعە ئیستەگەرەکە مدالیای محاربەی شەڕ فەسادە پێبات ئەویشتەگەرەکە شەریک نەکەی بێگومان پێم وایە کە شەڕی گەندەڵی نەتوانین بەرەو پێشەوەبەرین یاخود بیبێنەوە خاڵێکی ترکە ئەوەی کە بە تەقدیری من فۆزای میدیاییتە مۆزوعی پارەی سیاسیە خۆتان نەزانن ئەمڕۆ پارەی سیاسی بە شێوەیە ڕژاوەتە ناو میدیاوە کە بۆ شەڕی سیاسیەکان بەکاردێ میدیا لە ئامانجە سەرەکیەکەی خۆی خە پەیوەندیدارە بە پێدانی زانیاری بە هاوڵاتیان دەرخستنی ڕاستیەکان ئەوە نەبێ بەڵکو شەڕەکە شەڕی ئامانجی سەرەکی میدیای ژەزانیت ئیستا تۆ هاتکی وە مەسرور ئێژی بەر بگرێ بە پوڵە سیاسی بێتە ناو میدیا ئەی نەقشە تۆ چییە ئەها ڕۆڵە منی یەک نەفەر لە بەرامبرە تەواوە ئێوەی گەواد و ئەربابە ئەمریکایی یەهودی مەسیحیتان ئاوێسیاکەم یەک نەفەر بە مۆبایلەکەی دەستمۆ لەسەر کاراتکمەوە دەی تۆ خۆت ناتوانی دانیشی گەندەڵەکانە حەوزەی میدیا دەرخەی ئیستە گەرەکتە بڕۆی حاکمیت بێ حەوزەی فەساد باوەتەوە دەی تۆ فەسادەکەەوە لەق نەخۆتە بێژە فلانە میدیاکار و فلانە میدیاکار خەریکن لە چوارچێوەی ئەم سیاسەتە بە ئەوەنە بووجە هاتن لە سەبەرەوە کارکردە ئەم سیاسەتانە ئەمەسە لەسەر خەڵکی چەندانێ تایستە چەندانێ واتە تایسە تڕۆ کردە ئەوە پارە ئەگرێ سەر بە لاهورە دەئەوێت تۆ چی ئەشێ بێژی وەختێ سەر بە لاهورە سیاسەتەکەی چییە خەریکە چی تەعقیبەکە لەکوێ خەڵک ئەگەوجێنێ لەکوێ خەڵک ئەگەمژێنێ لەکوێ تەحمیقە خەڵکەکە بۆ ئەیکا تۆ ئێشە بەیلی تۆ بۆ نایدەیلی ئێوە چۆن گەوادینە گشتتان بەڕێزن چۆن ئێوە لە ناوە سنف ڕۆژنامەوانیە یەکتان دوژمنی ئەوێکی نییە بۆ خەیرە گشتی بۆ حەقیقەت چۆن گشتتان ڕۆژنامە نگارن و پرۆفێژناڵن و زۆر خواغاڵی ناگرێ گشتمان بەڕێزین ئەم گشتە گەوادە کێس ئەم جامعە بۆ گەنە دروستکریاگە کامە قەحبە دروستی کردگاگەرێ وەلیەن کورە قسەهای شەشمەنی پەنجقەرانەکەن بۆیە ئەقڵی ئەم خەڵکی ئەمە ژەڵەژیاگە نازانێ قسە بکە دەی ئیستە ئەم کۆنفرانسی ڕۆژنامەوانیە بۆ من بوو لەلایەنە ئەم خەڵکە کردویان بە حەمە باڵبازگ و خولە پیزە قارەمانیتیان کردگە ئەم کەرەکەرە ئەمە کابرا خۆی ئێژێ میدیا فاسدە پوڵە سیاسی واتیا نایژی ئەو چەنێ ئەم شەڕەی کردگە بەر بەمە بگرێت چەنێ ئەم شەڕەی کردگە بەر بەمە بگرێت هیچ مە تۆ نایژی من میدیاکار و ڕۆژنامەوانم بابا ئێوە لەبەر ڕۆژنامەنگاری تا ئیستە لە جێگەی سارد نەخەفتگن شەوێ تا بەیانی بە دیارە مەتڵەبێکۆ حرستان نەخوارگە و فکرکەنەوە خوێڕی بە کوچاڵە بۆ ئێم باخێ کۆچووگی لەوێ دانیشتگی بگیتەوە فەس پاڵەوان تۆ سەیرم قسای ئەحمەقانە بگەمانەیکەن سیاسیەکان بێ بۆ شەڕی میدیای سیاسی بێ ئەوەی کە ئەوە نە ئەم قسەت مەسخەرانە تکرار کردگەسەوە خەڵکی ساوەزی بوو گە هیچ تەئسیری تێناکە
شر السياسي يعني چی؟ يعني چی شر سياسي؟ كل بابا ايوه حتشي چتا سياسيك انا دمي وكل بابا ايوه الشر قحباتي اكن سياسة چی؟ اما وزعيته حال واحوال ايمس لسطح بالاوان او جامع بويا واسع بويا او خلق قصيبو كي حالي ناويت بويا اجيتي ناقم زور قرصة عالم قسانتيكا باوركن ديان كسبناوي قارمانيتي وبري لم برقي لماني بريقا بو مني هنارقا بريكيش هنارقيسي علي كاكا هو اجنشي توجه كان خلقك نازاني فقير تشيبكا أمانة أم باسي أداة هاولاتي باسي أداة مترو باسي أداة هاولاتي باسي أداة هاو نشتماني باسي هم خلقك قوجوكا تواو قوجوكا مقصرش نية أم دي بيتاني آخذة دس بدس بقيرن ما بقي تحليل أما واديا رفرة تحليلي وادي على ترهات فران وتكجاري حمر رؤوفي كان هز وادي على قصي عجيب وغريبي كردقن دا بي مسرة او كريشة بزانم او كرش كركريكي كرقا لدي بيت بعديا اميانة توزي تولاني بو لا ايوه خوش